بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان سابر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست چاک بووینێتەوە بۆی کا بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. ئایزانم سڵاوتان لێبێ و بۆ هیوای ڕۆژێکی خۆش لە دەستپێکی بەرنامەکە با من دیسانەوە شتێ بە کاک جەلال بڵێم لە مێژە هاوڕێن هەمیشە ناوی باوکمە پەڕێنەیەکە بە سافر بشوان محەممەدم شوان محەممەد ببوورە بە هیوای ڕۆژێکی خۆش بینەرانی بەڕێز بە و هیوایی لەو کەش و هەوا ساردا سەلامەت و پارێزراو بن لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژدا کۆمەڵێک تەوەر و کۆمەڵێک بابەتمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە. سەرەکی ترینیان نتوانم بڵێم باسێکی ڕۆژە کە ئەویش ڤایرۆسی کۆرۆنایە کە ئێستاکە لە سەرانسەری جیهان بۆتە بابەتی گەرموگوڕی میدیاکان و سنتەرەکانی لێکۆڵینەوە. ئەمە هەوڵ دەین ئەمڕۆ بزانین بەڕاستی ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی وەرزیە یاخود شەڕێکی بایۆلۆجی لە نێوان وڵاتانی زلهێزە. تەوەری دووەمی بەرنامەکەشمان کە دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون باسکردنە لە پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە هەڵدەستێت بە سازدانی ئەم پرۆژەیە بە ئەنجامدان و بەجێگەیاندنی ئەم پرۆژەیە کە هەفتەیەکی بۆ تەرخان دەکات بە ناوی هەفتەی باڵاپۆشی بە تایبەتی لە نێوان ئافرەتاندا کە تایبەتە بە باڵاپۆشی ئافرەتان لە ناوان ناوەندەکانی خوێندندا ئەم پرۆژەیە ڕادەگەێنێت کە ئەم ڕۆژ تەوەرێکمان تەرخان کردووە پرۆژەکەش ئەمڕۆ ڕاگەێنرێ لە ناوەندەکانی خوێندندا. بڵێ ئایزان وەگەزانن شەپۆلێکی سەرما و بەفر و بارانێکی زۆر هەرێمی کوردستانی گرتوێتەوە. بابزانین ئەو پێشبینیانەی کەوا بۆ کەشوهەوا کرێ لە چەند ڕۆژەی داهاتووە ئەو زانیارانەی لەسەر کەشوهەوا هەیە ببینین بزانین بۆ کوردستان لەم چەند ڕۆژەی داهاتوو چی هەیە. بینەرانی عزیز دەچینە لای نرخی دراوەکان بابزانینەوە لە ئاڵوگۆڕانەی کە بەسەر نرخی دراوەکان داهاتوە گۆڕانکاریەکان چین پێکەوە بینەری دەبین. بەڵێزان وەگەزانن یەکێک لە تەوەرە هەمیشەیەکانی پرۆگرامی پەیامی ڕۆژ تەوەری مێژوو یادەوەریە کەویش تایبەتە بۆ ڕووداوانەی وەروەها بۆ یادانەی کەوا
لەو ڕۆژەیە کرێت بۆ نمونە ئەمڕۆ 2/2 کۆمەڵێک مێژوو کۆمەڵە یادەوەریمان بۆ ئێوەی عەزیز ئامادە کردووە دەچینە لای بڕگەی مێژوو زانین لەم ڕۆیە چی ڕوویداوە. دوی ساڵی 622 بەستنی پەیمانی عەقەبەی دووەم لە نێوان پێغەمبەری خودا درودی خۆی لەبێ و موسڵمانانی مەدینە بۆ پاڵپشتی و سەرخستنی پەیامی خودا و کردنی مەدینە بە نیشتیمانی ئیسلامی و یەکەم مەکۆی دەوڵەتی ئیسلامی لە چرخی پێغەمبەری ئیسلامدا. ژمارەی موسڵمانان لە پەیمانی عەقەبەی دووەمدا پێکاتبوون لە 7 پیا و 12 ئەفرەت. پەیمانی مەرگ و سەرخستن و بەخشینیاندا بە پێغەمبەری خودا و پێغەمبەری خوداش درودی خوای لەبێت لەگەڵیاندا مۆسعەبی کوڕی عومەیرینار تا ببێتە یەکەم مامۆستا و فێرکاریان و کێڵگەی ئیسلامەتی لە مەدینەدا ئامادە بکات تا خوای گەورە فەرمانی هیجرەت و کۆچیش بەوان بدات. پەیمانی عەقەبەی دووەم بە گرنگترین پەیمانی ئیسلام دادەنرێت لە سەردەمی پێغەمبەری خودادا. ئەوەش پاش هەوڵەکانی پێغەمبەری خوددا درودی خوای لەبێ هات لەگەڵ قوڕەیشیەکان و تائیف و حەبەشە بۆ حەسانەوەی موسڵمانانی شوێنکەوتوی خۆی. پەیمانی عەقەبەی دووەم لە مەراسیمی حەج لە ساڵی 13 پێغەمبەرایەتیدا بەسترا و عەباسی مامی پێغەمبەری خوددا درودی خوای لەبێ ئامادەی ئەو پەیمان نامە بوو. پێغەمبەری خودداش لەو پەیمان نامەدا 12 نەقیبی لێ هەڵبژاردن تا سەرپەرشتی هۆزەکانی خۆیان بکەن. ئەوەش وەک ئاماژەیەک بۆ ئەو 12 کەسەی کە لە پەیمانی عەقەبەی یەکەمدا بەیعەتیان بە پێغەمبەری پێشەوادا. پێغەمبەری خودداش لەو پەیمان نامەدا 12 نەقیبی لێ هەڵبژاردن تا سەرپەرشتی هۆزەکانی خۆیان بکەن. ئەوەش وەک ئاماژەیەک بۆ ئەو 12 کەسەی کە لە پەیمانی عەقەبەی یەکەمدا بەیعەتیان بە پێغەمبەری خوددادا. دوی ساڵی 1243 ڕزگارکردنی قودسی یەکەمین ڕووگەی مسلمانان بۆ جاری دووەم و لەلایەن سەلاحەدینی ئەیوبی کوردەوە. قودسکە لە دەقە قورئانیەکاندا بە مەسجد الئەقسا بەناوبانگە بە یەکەمین ڕووگەی مسلمانان دادەنرێت و شوێنی ژیار و نیشتەجێبوون و مردنی بەشێکی زۆر لە پێغەمبەرانی خوددا بووە و بە درێژایی مێژووی ئاینەکان شوێن و بنەمای ململانی نێوان ئەو ئاینانە بووە و هەر ئاینێک خۆی بە میراتگر و خاوەنی ڕاستەقینەی قودس زانیوە. بەڵام لا گەشتی ئیسرا و میعراجی پێغەمبەری پێشەواماندا درودی خوای لێبێ میراتگرێتی پێغەمبەری خوددا و ئومەتەکەی بۆ شاری قودس یەکلایی بووە و قودس بووە بەشێک لە عەقیدە و بیر و باوەڕی مسلمانان. ڕزگارکردنیشی لە سەردەستی پێشەوا سەلاحەدینی ئەیوبی دەگەڕێتەوە بۆ داگیرکردنی لەلایەن خاچپەرستەکانەوە. پێشتر قودس یەکجار لەلایەن پێشەوەی مسلمانان عومەری کوڕی خەتابەوە ڕزگار کرابوو. بە ڕزگارکردنی قودس لەلایەن پێشەوا سەلاحەدینی ئەیوبیەوە ماوەی 800 ساڵ ئەو شارە لە ژێر هەیمەنە و فەرمانڕەوایی مسلماناندا مایەوە. شاری قودس بە هۆی لاوازبوونی دەوڵەتی عوسمانی و دامەزراندنی دەوڵەتی جوولەکە لە ساڵی 1948دا کەوتە ژێرستەمی جوولەکەی جیهانیەوە و لەوساوە تا ئێستا جوولەکە سیاست و ئاینی خۆی لە قودستا پەیڕەو دەکات. زەینەب غەزالی بانخواز و نووسەری ئیسلامی میسر دەڵێت پێویستە پشگیری میلەتی کورد بکەین تا جارێکی تر سەلاحەدینێکی تریان تیا هەڵکەوێتەوە و قودسمان بۆ ڕزگار بکاتەوە. دوی ساڵی 1989 ئەفغانستان لەلایەن هێزە داگیرکەرەکان یەکێتی سۆڤیەتەوە بە یەکجاری بەجێهێڵرا و کۆتایەکەی هێزی سەربازی سۆڤیەت لە فەڕەنسادا نەما و بۆشایەکی سیاسی و ئیداری و ئابووری و کاولکاریکی زۆریشیان بۆ ئەو وڵاتە بەجێهێشت کە تا ئێستاش ناتوانراوە ئاسەوار و کاریگەریەکانی ون بکرێن. ئەفغانستان بووە مۆڵگەی کۆمەڵە گروپی دژبەیەک و چەندان ساڵە بەدەست شەڕی ناوخۆ و داگیرکاری ئەمریکاشەوە دەناڵێنێت. یەکێتی سۆڤیەت ساڵی 1979 ئەفغانستانی داگیر کرد و چەندین بەرپرس و سەرۆکی دەستنێژی خۆی لەو وڵاتەدا دانا و سەرنجام دوای 10 ساڵ و لە ساڵی 1989 ئەو وڵاتیان بەجێهێشت و یەکێتی سۆڤیەتیش لە ساڵی 1992 هەرسی هێنا و هەڵوەشایەوە. بەڵێ ئایزان وەک پێشتر ئاماژەمان پێکرد تەوەری یەکەمی بەرنامەکەمان باسکردنە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و ئایا وەکو پەتایەکی وەرزیە یاوە خۆت ئەتوانین بڵێین شەڕێکی بایۆلۆجیە بە میوانداری
زۆر بەڕێز دکتۆر ساڵح ئەحمەد پرۆفیسۆری نەخۆشی ڤایرۆلۆجی. بەڵام پێشەوەی بچینە ناو تەوەرەکەمان و بە میوانداری دکتۆر کۆمەڵێک زانیاریمان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا ئامادە کردووە، بینەری دەبین و دواتر دێنەوە لاتە. ڤایرۆسی کۆرۆنا چییە؟ ئەنفلۆنزای کۆرۆنا ناسراو بە ئینڤیکیشن ئە کۆرۆنا ڤایرۆس. نەخۆشیێکی ڤایرۆسی توندە، تووشی کۆندامی هەناسەی مرۆڤ دەبێت لە گشت تەمەنەکان، بە تایبەت بە ساڵاتچوان و ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە. کۆرۆنا واتە تاج، چونکە لە ژێر وردبیندا بە شێوەی تاج دەردەکەوێت. مرۆڤ تووشی هەوکردنی هەناسەی تون دەکات. لە ئاژەڵدا تووشی کۆندامەکانی هەناسە دەمار هەرس دەبێت. هەندێک بیردۆز هەیە دەڵێت ئەم ڤایرۆسە لە وشترەوە گواستراوەتەوە بۆ مرۆڤ. مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا چارەسەری نییە و ڤایرۆسێکی نوێیە کە هەندێک باوەڕیان وایە تازە سەری هەڵداوە و هەندێکیش باوەڕیان وایە تازەیی دروست کراوە. لە ڕەچەڵێکی سارس و ئەنفلۆنزای پەلەوەر و بەرازە و لە نیشانەکاندا وەک ئەوان مەترسیدارە. سیەکان تووشی هەوکردنێکی تون دەکات پاشان پەککەوتنی خێرای گورچیلەکان و مردنی مرۆڤەکە. چۆنیەتی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە لە کەسێکی توش بووەوە دەگوازرێتەوە بۆ کەسێکی ساخ بە یەکێک لەم ڕێگەیانەوە: دەستی پیس، دەرهاویشتەی توش بوو، پریشک و لیک لە ڕێگەی پەردەپۆشە لینجەکانی ژوورەوەی لوت و قورگ و سوورنجکەوە دێتە ناو لەش. نیشانەکانی توشبوون بە نەخۆشی کۆرۆنا: بەرزبوونەوەی تا، ژانەسەر، کۆکە، ئازاری ماسوولکەکان، هەوکردنی لوت و ئاوکردن، ئازاری قوڕگ، پژمین. چارەسەری جۆرە چارەسەرێکی تایبەتی تا ئێستا بۆ نەدۆزراوەتەوە و تەنها حەسانەوەیە و نەخۆش لە خۆیەوە چاک دەبێتەوە یان گیان لە دەست ئەدات و نیشانەکانیشی بە دەرمانە باوەکان چارەسەر دەکرێن. خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا: دوورکەوتنەوە لەو شوێنانی کە ئەم ڤایرۆسەی تێدا بڵاو بۆتەوە یان حاڵەتەکانی نەخۆشیەکەی تێدا تۆمار کراون. بەکارهێنانی دەمامک، بەکارهێنانی کلینێکس، شۆردنی دەست بە شامپۆی تایبەتی دەست شۆردن. بینەرانی عزیز، دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە ئایا ڤایرۆسی کۆرۆنا پەتایەکی وەرزیە یاخۆ چەکێکی بایۆلۆجی کە ئێستا زلێزەکان بەرامبەر بە یەکتر بەکاری بێن. بە تایبەتی بابیرمان نەچێت کە چین یەکێکە لە وڵاتانەی کە دەیویست ئەرزی عەزەڵاتی خۆی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئیدی ببێت یەکێک لە زلێزەکانی دنیا بکات. بەڵام بینیمان کە ئێستا چۆن ئەم شارە بە تایبەتی لە ڕووی بازرگانیەوە کپکراوەتەوە تا حەدێک و ئەمریکاش بەم حاڵەتە وە کوردوتەنی پسکەی سمێڵی دێت و پێی خۆشە، چونکە وەزیری بازرگانیەکەی دەڵێت ئەمە دەرفەتێکی باشە بۆ گەڕانەوەی ئابووریە بازرگانیەکان لە سینەوە بۆ ئەمریکا. بۆ قسەکردن لەسەر ئەمەی کە ئایا ئەمە پەتایەکی وەرزیە یاخۆ چەکی بایۆلۆجی و اقتصادی بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر ساڵح ئەحمەد، پسپۆڕی ڤایرۆلۆجی قسەی بابەتی گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە. کاک دکتۆر زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین، کۆرۆنا ئێستا ڤایرۆسی پەتایەکی وەرزیە یاخۆت چەکێکی بایۆلۆجی؟ بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان من دەستخۆشیتان لێ یەکەم و زۆر سپاسان دەکەم بە ڕەسانی ئەم دەرفەتە کە باسی ڤایرۆسێک بکەین کە ئێستا خۆتان نەزانن هەموو دەستگاکانی ڕێگەیانی لە سەراسەر جیهانە پێوەی سەرقاڵ و مەشغوڵن و نەوعەک لە دڵە ڕاوچەشی لە ناو خەڵکە تا ڕادێک دروست کرۆ بە تایبەتی ئەو دەوڵەتانەی کە خۆیان نەزانن سیستمی تەندروستیەکان تا ڕادێک لاوازە زۆرە ترسن بەڕاستی. من پێشەوەی باس لەم مەوزوعە بکەم کە جەنابەت پرسیارت لێی کرد. حەزەکەم هەر شتێکی بەسیط لەسەر ڤایرۆس ئەوە مقدمەیەک بۆی خەڵک بەرچاوی ڕوون بێ ئەمە باسی چێکین. تاوان ڤایرۆس چێکە لەو پێکاتە زیندەگیانەی کە پێکاتیان زۆر سادە و سانایە
بەرگێکی پرۆتینی چواردەوری یەک جۆر لە ترشەناوکی داوە کە یا جۆری RNA یا DNA لەم جۆرە ڤایرسەکە ئێمە باسوخواسی لەسەرەکەین جۆری ترشەناوکەکەی واتە بۆ ماوەمادەکەی RNA عادەتەن و ئەوانەی کە تۆزێک شارەزایان لە بواری تەندروستیا هەیە و لە مەجای مایکرۆبایۆلۆژیا ئیشیان کردووە و پسپۆڕن لە بواری ڤایرۆلۆژی و ڤایرۆس ناسیە ئەزانن کە ئەو جۆرە ڤایرسانەی کە ترشەناوکەکان لە جۆری RNA ڕێژەی بازدان تیانە ئەجگار بەرزە عرض بکەم جارێ خۆی گواستنەوە زۆر گرنگ نیە ئەوەندەی ئەم خۆگۆڕینە گرنگە کە خۆی ئەگۆڕێت و تەمان خۆگۆڕینەکە دوو ئاکاری زۆر نێگەتیفی هەیە یەکەم خۆی دەربازەکە لە کۆندامی بەرگری مرۆڤ چونکە کۆندامی بەرگری کاتی ئەو تەنە بیانێ داخل بە ناو جەستەی مرۆڤ ئەبێت دژەکەی دروست ئەکات ئەم دژە لە شوێنێکی دیاری کراوە لە ڤایرسەکە ئیشەکە ئەگەر ئەو ڤایرسە بتوانێت ئەو شوێنە بگۆڕێ معنای خۆی دەرباز کرد لەو چەکەی کە کۆندامی بەرگری بۆی دروست کردووە ئەبێ کۆندامی بەرگری لە سفرەوە دەست پێ بکاتەوە جارێکیکە بێت خۆی ئامادە بکاتەوە شتێکیکەی بۆ دروستکە واحتیمال ئەم جاری دووەم شار خۆی بگۆڕێ عادەتەن لەبەرەوە ئەتوانێت ئاسانی بەسەر میکانیزمەکانی کۆندامی بەرگری ئازاڵ بێ لە لایەکی تریشەوە ئەو داو دەرمانانی کە دروست ئەکرێن عادەتەن هەمووان ئەزانین دەرمان کە بەکاری دێنین بۆ چارەسەرکردنی ئەم زیندەوەرە وربینانە لەسەر ئامانجێکی دیاریکراو کارەکات لەسەر تارگەتێکی دیاریکراو پوینتێکی دیاریکراو لە ڤایرۆسەکە ئیشەکات ئەگەر ئەو گۆڕانکەری لەو شوێنی کە دەرمانەکە ئیشی لەسەرەکات ڕوویدا ئەوە دەرمانەکەش نایناسێتەوە مامانە ڤایرۆسەکە لەو بارەیە توانین لە هەردوو مەترسیەکەی سەری خۆی ڕزگارکە هەم لە کۆندامی بەرگری مرۆڤەکە خۆی ڕزگار کرد هەم لە دەرمانەکەش لەبەرەوە کلمەیەک بەکارین ئەڵێن ڕێزیستەنسە ئەمە مقاومە ئەمە دەرمان پێی ناوێرێ هەر لەبەر ئەوەیە زۆری لەو پەتانە کە ئێستا هەیە حتا لە ناو شعبی و عشیاری خۆشمانە ناسراوە ئەڵێ بەخوا تا دەورەکەی تاوانەکان ناڕوا خۆی لە ناو خەڵکی خۆشمانە ئەو شتە باوە ئەنجا بچمە سەر ئەسڵی مەوزوعەکە ڕێژەی بازدان لێرەیە هەیە ئەم ڤایرسانە ئەگەر دروست بێ کلمەیەک بەکار بێن بڵم فرە زیرەکن زۆر زیرەکن ئێمە لە زمانی خۆمانە پێڵن سمارت کۆئەندامی بەرگری ئێمە وەکو وەزارەتی دیفاع وایە لە دەوڵەتێکی ڕێکخراوی زۆر منەظەمە زەمانە بۆ ئەوەی ئینسان بپارێزێت لە هەموو جۆرە هاوکردن و توشبوونێک ئەی بۆ ئەمە ئەتوانێ وا بکە کۆمەڵک گرفت هەیە هەنێ لەو گرفتانە ڕەبتی بە خودی ئینسانەکان هەیە کۆندامی بەرگریان مەزبوط نییە کێشەی سایکۆلۆژیان هەیە کێشەی خواردنیان هەیە کێشەی تەمەنیان هەیە ئیتر تەمەنی سەرەتایی بێ یا تەمەنێکی پیری بێ و هەروەها کێشەیان هەیە لە بەعزێ حاڵەتی ترە نەخۆشی درێژخایانیان هەیە دنیای گرفتی تەندروستی تریان هەیە ئەوانە پیان ئەڵێن ڕسک گروپ یعنی ئەمانە کەسانێکن کە معرەزە زیاتر تووشی ئەم حاڵەتانە بن ئەینا لەباری ئاساییە ئەگەر جیهازی مەناعە مەزبوط بێ کۆندامی بەرگری پێرفێکت بێ ڕێک بێت زەمانە کە تۆ سەلامەت بیت هەر بۆیش ئەبینی ئەو ڕێژەی کە عادەتەن لە کاتی بڵاوبوونەوەی ئەم پەتا ترسناکانە ڕوادات لەناو ئەو کەسانەیە کە ئەم گرفتانیان هەیە زیاتر لەناو مەسەن ڕێژەی بۆ نمونە ئێوە باسی ئەم ڤایرۆسی کۆرۆنا ئەکەین ئەگەر باسی ڕێژەی مردنکەین ڕێژەکە مقارەبتن بە توشبووان تا ڕادێکی زۆر کەمە و بە دانیشتوان هەتا ڕادێکی ئەجگا زۆر کەمە زۆری لە وڵاتەکان لەوە چێ ئێستا تەکنیکی ئەوتوان لەبەر دەستانە بێت کە بتوانین تەشخیصکەن بە دووری مەزانە ئێستا لە زۆر شوێنی تریشا پەرشوبڵاو بێتەوە چونکە تا کەسێ شەکوانەکە لەو حاڵەتە تەندروستیانە خۆ تۆ لەسەر جادە نایگری بهێنی بڵێ وەرە با فەحست بۆ بکەم ئەبێ شەکوا بکە شەکوای هەبێت گرفتی تەندروستی هەبێت ئەنجا ڕوو لە بنکە تەندروستیەکانەکە ئەنجا لەوانەیە فحوساتی بە بکرێت و جیا بکرێتەوە لەبەرەوە بەڕێزان ینی پەتای ڤایرۆسیەکان بەتایبەتی ئینفلۆنزای وەرزی کە پێشی ئەم باس و خواست ئێمە لەسەر ئینفلۆنزا کۆمەڵە قسە و باس و خواستمان کرد کە هەمان تقریبەن ئەو شەر لە جۆری RNA ڕێژەی بازدانتیانە ئەجگار بەرزە لەبەرەوە ئەگەر هەیە ئەم ڤایرۆسانە بەردەوام تایپی تازە شێوازی نوێ ینی گۆڕانکاری تازە بەسەریان هەبێ هەر ئەمە ئێستا ناوی ئەمەی کە لە چاینا کراوە ئێنێکی لە بەردەمە ئەگەر بینی بێتان ئێن نۆڤڵ یعنی نوێ ئەمە شتێکی تازەیە ئەم شتە تازانە دووسێ جار گرفتمان بە دووسەکە یەکەم تازە پیا بووە دەرمانێکی حازر ئامادەکراو نییە تا بەرەنگاری بێتەوە دووەمیش کۆندامی بەرگری مرۆڤەکان نایناسن یەکەم جارە بەرکەوتیان هەیە لەگەڵ ئەو حاڵەتە لەبەرەوە کاتیەوێت تاوەکوێتوان تەکەویفی لەگەڵاکەن و بتوان مقاومەی بکەن دکتۆر من ویستم ئەوە بپرسم ڤایرۆسی کۆرۆنا بە حکمیەوەی کە نوێیە لە ڕووی زانستی تووبیەوە پێناسی کراوە یان با بڵێن هەنێک زانیاری لەسەری هەیە وەکو ناسێنرا ناسادنێکی هەیە تعریفی هەیە لە بەڵێ ینی زۆربەی زۆری ئەو ڤایرۆسانەی کە ئەم پەتا گەورانە دروستەکەن هەمویان سەر بە عائلەیەکی ڤایرۆسن کە پێشتر کێشەیان دروست کردووە بەڕێزان ئەمە هەر ئەو عائلەیە کە نەخۆشی سارسی کرد پێشتر کە هەر لە سینەوە سەری هەڵدا هەر ئەو عائلەیە کە لە 2012 لە سعودیە لە ڕێگای حشترەوە نەقڵ بوو هەمان کێشەی دروستکە لە کۆندامی هەناسا و ژمارەی خەڵکیش بوونە قوربانی لەمە یعنی بەردەوام ئەگەری دروستبوونی چۆن ئەڵێ ڤەرژنێکی تازە یا شێوازێکی تازە لەم ڤایرۆسانە هەیە لەبەر ئەوە بۆچی ئەم گۆڕانکاریە ڕوەدا بەڕێزان هەروەکو مرۆڤیش وایە من کاتێک کەسێک بەرەو ڕووم دێت
بزانم بە چ جۆرە چێکێک بەرەو ڕوم دێ من مقاومەی ئەو جۆرە چەکە پێیاکەم بۆ نمونە ئەگەر ئەو بەردە هاوێ من شتێک پێیاکەم بەردەکەم بەرنەکەوێ ئەگەر ئەو چقۆیەکی پێ من شتێک لەو بابەتانە ئەم ڤایرۆسەش لە بیدایەت و عەرزم کردن زیرەکە کاتێک کە جیهازی منە عەشەڕی لەگەڵەکات کە داو دەرمانەکان مثلەن ئەچن لە ناوی برن هەوڵەدا خۆی نەدا بەدەستەوە لەبەرەوە ئەو تارگێت و ئامانجانەی کە کۆندامی بەرگری مرۆڤەکان ئیشی لەسەرەکەن یاخود دەرمانەکان ئیشی لەسەرکەن ئەی گۆڕێت کە گۆڕی ئەم کێشە گەورەی بۆ ئێمە دروستە بێ عادەتەن کە ئێستا دکتۆرە ئێستا تەناوەکو پەتایەکی وەرزی مامەڵی لەگەڵ دەکرێت وەکو سارس و هەمووانەی دیکە لە ڕابردوودا هەبوون و سەردەمێک و کۆتاییان پێدێت یان خۆت ئەمە جیاوازیەکی هەیە لەوەی کە ڕووی داوە ئەمجار هەندێک وڵات سوود دەبینن لەوەی کە لە سین ڕووی داوە بە تایبەتی ئەمریکا یا خۆت نامە هەر ڕەنگە دەستێکی ئەمریکای تێدا بێت لە زەکانی تێدا بێت لە گۆڕینی جۆری ئەم ڤایرۆسە یا خۆت لەوەی کە لەکوێ بڵاو ببێتەوە بە دیوەکەی ترایە ئەمە چەکێکی اقتصادی یا خۆت بایۆلۆجی دەبێت وڵا بەدیدی بەندە وەکو ئەو زانستە متەواضعی کە پسپۆڕم لە بواری ڤایرۆلۆجیا و هەمە من ئەم شتە بەشتێکی زۆر سادە و سانایی بینم یعنی هیچ جیاوازیەکی نابینم لەگەڵ ئەو ئینفلۆنزایە کە لە وەرزەکانی پێشووترا ڕوویدا ئەم مەوزوعە تشی ئەعلامی شتەکەی ئەجگار بۆ شکل و شێوەیە گەورە کردووە یعنی حتا ئەگەر ئێمە بین بە ئەرقام قسە بکەین ئەو ڕێژەی کە مردوون بین دەری بینین لەو ڕێژەی کە توش بوون یا لەو ڕێژەی کە ئێشتا نەسەلمێنداون ڕێژگە ئێجگار زۆر کەمە وڵاتێکی وەکو سین کە ملیارێک و 700 ملیۆن دانیشتوانیتە مثلا تۆ باسی 300 کەسکەی کە مردووە خۆ لەوەی هەر ڕۆژانە 300 کەس بە حادسی سیارە لە سینە بڕوە یعنی ڕێژەکە بۆ شێوەیە نییە کە یعنی هەلاعێکی دروست کردووە لە ناو خەڵکە بەڵام خۆ ئەمە یعنی ئەوەش نەکە تۆ پشتێنی لێ بکەیتەوە حسابی بۆنەکەی ئەسڵ وایە ببوورە ئەسڵ وایە یعنی وەزارەتە معنیەکان بە تایبەتی وەزارەتی تەندروستی و ئەو بەڕێزانی کە پسپۆڕیان لەو مەجالانە هەیە هەمیشە تون و تۆڵ بن چونکە ئەگەر هەیە وڵاتێکی زلهێزی گەورەی وەکو چین کە لە ڕووی تەکنۆلۆژیا و خۆمان زانین لە ئاسیای زۆر پێشکەوتوایە ئەگەر خەسارێک لەوێ بداخوانە کە دەڕوو لە وڵاتانە بکات بە مەوجەکە کە حاڵەتی تەندروستیانە خراپە ئەگەری ئەوە هەیە کە ڕستەکە زیاتر بێ خەتەرتر بێ لەبەر ئەوە ئەمە یعنی ئەوە نەپشتێنی لێ بکەینەوە بەڵام یعنی ئەوەش نەزیێڕە بکەین وەراسی چونکە عەرزم کردن ئەو کەسانی کە تووشم ئێستا لەوانەیە زۆر کەسێک کە بێت تووشی ئەو حاڵتەش بوو بە نیشانێکی پێوە دیار نییە عەرزم کردی جیازی مناعە زەمانە ئەتوانێت هەر چۆن بە کوردیڵن دەردەکەش بپەڕێن تۆ پێشی نەزانی بەڵام ئەو کەسانی کە کێشەی تەندروستی تریان هەیە بەعزە دەرمان هەیە تایبەتە کە کۆندامی بەرگری دائەبەزێنێ بەکاری هێنێن تەمەنیان زۆرە یا تەمەنیان زۆر کەمە جیازی مناعەیان تاوە پێ نەگەشتووە یان بەعزە گرفتی تەندروستی درێژخایانی تریان هەیە ئەمانە زیاتر ڕسکن لەوانە زیاتر نیشانەکان لەسەر ئەوان ڕۆ بدات سەبارەت بەو مۆزوعی جەنابیش باست کرد کە ئەمە مەسەن دەستێکی لە پشت بێ ئەم حاڵەتانە خۆی عادەتەن هەر شوێنە قەرەباڵخی تیا بوو ئەگەری بڵاوبوونەوە ئەو پەتایانە ئێجگار زۆرە کە لە ڕێگەی کۆئەندامی هەناسەوە بڵاوە بنەوە خۆمان ئەزانین لە ڕێگەی کۆئەندامی هەناسەوە ئێمە هەناسەکەینە هەوا هەواش ئەم ژینگەی هەمومان هەناسە هەڵەمژین لەبەرەوە ئەگەر ئەو کەسە وەکو عەرزم کردن لەو جەماعەتی ڕسک گروپە بێ کە لە لاوازە خۆی ئیسعدادی تیا تووشی ئەو حاڵەتانە بێ لەوانەیە تووشی ئەو ئەگەرە بێت مەسەڵەن ئەگەر سەرنجش بدەی ئەو شوێنانی کە زۆر قەرەباڵەکەن دائیمەن ئەو گرفتانە زیاتر لەو شوێنانە زۆربەی زۆری ئەو دەردەکوشنتانە زیاتر لە سینە ڕووی داوە ئێستا سین وەکو مەرکەزێکی لێ هاتووە یعنی ئەتوانم بە زمانی عەرەبی کەلمەیەکی خەڵیت غێر متەجانس یعنی تێکەڵەیەکی ناچوونیەکە لە هەموو ئەم دنیا و خەڵکە ڕوا بۆ ئەوە یەک لەلایەکی کە خۆشیان بەعزێک خۆراک و خواردن و تەعاملیان لەگەڵ ئاژەڵ و ئەم بابەتانە هەیە ئەمەش کار ئاسانی بۆ ئیشەکە کردووە چونکە ئەوەی تا ئێستا ئەوەی کە تەسبیت کراوە ئەم ڤایرۆسانە بە زۆری لە ناو ئاژەڵەکانە حزوریان هەبووە لە ئەنجامی گۆڕانکاری تیانە و بازدان ئەنجار توانیوانە مرۆڤەکان توشکەن یەکێ لەو ئەگەرانەی کە لە کاتی ئینفلۆنزای باڵندا باسوخواسی لەسەرکرا ئەوە بوو کە خۆشبەختانە لە مرۆڤ بۆ مرۆڤ تەسجیل نەکرا حتا ئێسش هەر قسە لەسەر ئەو بابەتە هەیە بەڵام بەداخەوە لەم بارە نەخێوان نیە مرۆڤێکی توش بوو لەوانەیە بتوانێت کەسێکی کەش توش بکە خەتەرەکە لێرەیە یعنی ئەوان کاتێک هاتوون حەزر لە مۆزوعەکەن ئەترسن تەشەنە بکات و چۆن ئەڵێ کار لە کار بترازێ بۆیان سەیتەریان عەرەبستان دەرکەوتکە لە حوشترەوە بوو ئەمەی سین دەرکەوتووە لەوەی کە ئایا لە شەمشەمە کوێرەوەیە لە مارەوەیە لەوەی کە هەندێشتی پیسی در هەیە کە دەیخۆن لە کام لەمانەیە بووە ئەزانی چی هەر عەرزم کردی ئێستا وەکو سەرچاوی توشبوونی ئەو کەیسێتەوە بێ کەیسی یەکەم بهێنی کە یەکەم جار تەشخیص کراوە کە لە مانگی 12 بوو بزانی ئەمە هیستریەکەی تەماشاکەی لە چیەوە هاتووە خۆی عادەتەن ئەوە کە لە سینە مەشهورە باسوخواسی لێکراوە لە شەمشەمە کوێرەوە حزوری بووە
بەس ئێستا ئەوانە لە ناو محفلەکە حزوریان نەما چکە لە مرۆڤ بۆ مرۆڤ ئەڕوا کێشەکە لێرەیە ڕستەکە زیادی کردووە چونکە ئەگەر تۆ لەگەڵ فلانە ئاژەڵا کۆنتاکت نەکەیت یعنی ئەوە تۆ سەلامەتی بەڵام ئەگەر لە مرۆڤ بۆ مرۆڤ بوو خۆی ئێمە ناتوانین لەم بیئێ بچینە دەرەوە لەم ژینگە بچینە دەرەوە عادەتەن ئێمە بمانوێ نەمانەوێت پێداویستەکانی ژیان وواکە هەمومان بچینە ئەو شوێنە قەرەباڵخ و مزاحیمانە لەبەرەوە ئەگەر هەیە توش بین بۆیە باشترین ڕەچە و ڕێگە ئەوەیە ئێمە یەکەم پەتاکە بناسین تا ڕادەیەکی باش دووەم زین چۆن خۆمانی لێ پارێزین ئیتر هەلاع لە ناو خەڵکیشا دروست نەکەین بەو شکل و شێوەیە عەرزم کردی چونکە ترسێک دروستە بێت یەکێ من چونکە لە بواری ئیمنۆلۆژی و منە ئەو بەرگەری زانش بەعزە توێژینەوەم بڵاو کردوتەوە پسپۆڕی ماستەرنامەکەم لەو مەجالانایە ئەزانم ینی ناجێگیری باری سایکۆلۆژی لە مرۆڤ یەکێکە لەو ئەگەرانەی کەوا ئەکات تۆ زۆر معڕەز بی تووشی ئەو حاڵەتە بیت لەبەر ئەوە هەر کەسێ بترسێ لە کوردەواری خۆش پەنایڵێ لە هەر شتێ بترسی لەوانە ڕوبەڕووی بیتەوە لەبەرەوە زۆر نەترسی باشە بەڵام ئەمە یعنی ئەوەش نە پشتگوێی خیت و حسابیشی بۆ نەکەیت بەو شکلەش نە بەڵام ترس و دڵەڕاوجەکە نەگاتە حدێک کە تەسیر لەسەر کۆندامی بەرگری بکات و نەوعی سایکۆلۆژیە نسعدا دۆرگری بەخوا تووشە بم بەخوا ئەوە هات بۆم یعنی ئەگەر هەیە توش بی لەو بارانەیە زۆر کەسێ خۆی ترسابێت لە حاڵەتی هاتۆتە دەرەوە لەوانێ تووشی ئەو گرفتە بوو بێت چونکە کۆندامی بەرگری لە ڕووی سایکۆلۆژیۆ یعنی لاواز ئەبێ کاتێک کە ئێمە دڵەڕاوچێمان هەبێت لەو بارانە سەبارەت بۆ پرسیاری کە جەنابشت باست کرد مەوزوعی چەکی بایۆلۆژیە یا ئەمە حاڵەتێک لەو بابەتانەیە ئێمە لەبەر ئەوەی ئەم ڤایرسانە ئەناسین چۆن خۆمان ناسینەوە ئەیان ناسین چونکە ڕیزبەندی ترشە ناوکەکانیان لامان معروفە ئەزانین ڕێژەی بازدان تیانە چەنەیە چۆنە لەبەرەوە خۆی ئەمانە بەبێ ئەوەی من و تۆ باسی ئەوە بکەین کەمە دەستێکی لە پشتە ئەم ڤایرسە خۆی استعدادی ئەو گۆڕانکاری و بازدانی تایە خۆی تۆرایە لە توانای زانستی پزیشکیە هەیە ئەم ڤایرۆسە گۆڕانکاری بەسەرا بکات یا لەکوێ بڵاوی بکاتەوە بەڵێ ئێمە ئەوە نەمایە شتەکە بۆ بینەرانی بەرز ئالۆز نەکەین ئێمە پرۆسێکمانە پێوتە جین مانیپولیشن یعنی یاریکردن بە جینەکان بەڵێ ئێستا ئەو جینانەی کە مەسئولن لە ڤێرولەنسی لە هاری نازانم کلمە ڤێرولەنس یعنی ضەراوە یعنی دڕی ئەو ڤایرسە توانای ئەو ڤایرسە ئەگەر تۆ بتوانانی لەوانەیە دەستکاری بکەیت پۆسیبڵە بەڵام خۆ ئەمە ئیشی 5 و 2 ڕۆژ و دقە و 10 دقە نییە ئەمە یەکێکی لە خەتەرەکانی ئەو کەسێک کە ئەو ئیشکەی لە سەرگا خۆی ڕستکە لەوانەیە لە کۆتای خۆی تووشی حاڵ دەگە بێت فەکی ئەو مجازفە بە خۆی کات خۆی بێت ڤایرۆسێک وا لێ بکات و دوای خۆشی بێتە قوربانی مەوزوعەکە بەڵام لەم جیهانەی ئێمە کە پرێتی لەم مەشاکل و لەم موامراتانە هیچ بە دوور نازانرێ بەڵام لە ڕووی زانستی و ئەم باسە سەلماندنی ئەوێ ئاسان نییە ئەم باسە چونکە بە تایبەتیش ئەم زیندەوەرە یا ئەم ڤایرسە کلمەی زیندەوەر بەکار نهێنم باشە ئەم ڤایرسە خۆی استعدادی گۆڕانکاری تایە خۆی ئەتوانێ ئەو تەنانی بەرە ڕووی ئەبنە خۆی بگۆڕێ بەرامبەریان لەبەرەوە پێش ئەوی من و تۆ باسی ئەوە بکەین کە لەوانەیە دەستێکی لە پشت بێ خۆی استعدادەکەی تایە خۆی تواناکەی تایە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە ئەمڕۆ لەوچە زلهێزەکانی دنیا لە بواری ئابووری و ئەمانەیە وەکو چێکێکی باش سفادیان لێی کردبێ من هەر ئێستا وەکو نوکتەی لاتەوە وتان بیستانە کابراڵێ چوومە سەرێکەوە 6 ئەوە کەس ڕێزی بەست و پژمەیەکم کرد دوایی لە پژمەکەوتم ئەتخوا باشە بوو من چوم بۆ سین ئەوانە چمەوتی سێرەکەم کەسی دیانە من بووم بە یەکەم کەس خەڵک ئەترسێ حەزەرێکی لێ دروست بووە ئێستا کەس ناڕوا بۆ ئەوێ اینجارە فترەی دەرکەوتنی نیشانەکانی ئەم ڤایرسێکی لە مشکلەکان ئەوەی جاری وایە تا نزیک 4 بۆ 15 ڕۆژە ڕوالەوانەیە و کەسە هەڵگر بێ بۆیە ئێستا ئەگەر سەرنجت دابێت لە زۆربەی دەوڵەتەکان هەر کەسێکە لە سین دێتەوە لەو شوێنانە دێتەوە کە بورێ ئەم ڤایرسن ئەبێت 4 ڕۆژ عەزل بکرێ بزان هیچ نیشانە و ئەوانەیەکی تیا دەرنەکەوتووە یاڵا ئاڵەن دەبڕۆرە بۆ ماڵەوە بەخۆ لە ژوورە گەرمە دابنیشە ئەگەر هیچ نەبوو ئەنجا ئەڕوا ئەیخەنە ژێر چێک و فەحسکردنی طبیەوە بەڵام ئەمڕۆ وەکو خۆت ئەمەژت پێدا ئەو تا یەکێ لە وەزیرەکانی ئەو وڵاتە زلهێزانە هاتووە استثمارێکە بەباری ئابووریە طبعاً هەمووشمان ئەزانین ئێمە ئابووری ناسین بەڵام ئەزانم کە سین زەرێکی زۆر چاکی لەگەڵ تۆ لەمە استثمار کراوە باسەکە زۆر باش کاک دکتۆرگیان کاتمان زۆر کەم ماوە ئەگەر بە خێرایی قسەیەکت ما بێ ڕێنمایەکی لەسەر خۆ پارێستن لەوانە شتێک هەبێت چونکە کاتمان زۆر کەمە سپاس دەکەین من سواسی ئەوە کەم جارێکی کە بەڕێزان وڵی باشترین ڕێگە بە خۆپارێزی هەتا بتوانین ئەمە لە ڕووی سایکۆلۆژی و سقرارێکی دەرونی و دوورکەوتنەوە لە دڵڕاوچێ لە هەموو شتێک گرنگترە دوای ئەوە پاک و خاوێنی مەسەرەن ئینسان ئەچێتە هەر شوێنێ دەستی بە هەر شتێکوێ هیچی تێ ناچێت بۆ ئێمە پاک و خاوێنی و دەستشتن و ینی بە پاک و تەمیزی ڕاگررتنی ژینگەکەمان و خۆمان و دەسوپەل و مناڵەکانمان بە تایبەتی و هەروەها ئەگەر بتوانین ینی لەم فترانەیە زۆر نەچینە ئەو شوێنە زۆر قەرەباڵخانە بۆ حاڵەتی پێویست نەبێ ئەگەر تووشین طبیعیە دەمام کە بەکار بهێنین یا کاتێک کە ئەپژمین خۆشنی هەر لە ڕووی ئەتەکیەتیشۆ ئینسان دەستڕێک شتێک بەکاربێنی کە ئەپژمێ دوای دەستڕەکەت لە جێرفانی دانیت و لە شوێن فڕی نەدەیتە ئەوانە ینی کۆمەڵێک ڕێنمایی گشتیە چۆن ئێمە لە ئینفلۆنزای ئەعتیادی باسمانە کرد چۆن خۆمان پارێزین هەر ڕێگەکانی خۆپارێزن بەم شکل و شێوەیە دووبارە یەکەمەوە
جێگیری باری دەرونی مرۆڤەکان زۆر کاریگەری پۆزتیفی لەسەر زۆر سپاس بۆ ئامادەبوون و مادوومان کردی لە خزمەتان. بینەرانی بەڕێز ئەچینە لای ناوڕێک و هینەوەلاتان. بەڵێ ئازیزان وەگەزان لە یەک دوو ڕۆژی ڕابردوو لە هەرێمی کورسان بەفرێکی باش باریوە هەرچەندە بەفر ئینشەڵا هەر ڕەحمەتە بۆ هیوای نەبوو بێتە زەحمەت بۆ ماڵانەی کەوا پێداویستەکانی گەرمکردەوەیان نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆ ناو بەفر چوونەتە دەرەوە بە مەبەستی شادی دەربڕین و یاری لە ناو بەفرا. هاوکارمان دانیار نورەدین راپۆرتێکی لەو بارەوە بۆ ئامادە کردوین، لەگەڵمان من با بینەری بین بزانین هاوڵاتیان لە ناو بەفر خەریکی چین. شار سپی پۆشیوە و خەڵکانێکی زۆر ڕوویان لە ناوچە شاخاویەکانی ئەزمەر و گۆیژە کردووە بۆ وەرگرتنی چێژ خۆشی بینین لەو بەفری کە باریوە. بۆیە پێکەوە دەچینە لای ئەو هاوڵاتیانە و لە خۆشی و شادیەکانیان بەشدار دەبین. شەکیرا بەفرا بەسەر سەرمایە ئارام ئارام دێتە خوارێ دێتە خوارێ رسی جانی داپۆشی وەیم واکو داری بن بێنارێ. وڵی ڕاستی جەوێکی خۆشە و کەشەواڵی کەشایەکی خۆشە و بەفێکی خۆش باری و ماشاءالله خوا بە زیارەت و ئەمەشم ساڵە من بەفربارنیم ساڵ کە بۆ پار و پیرا و ساڵانی ڕابردوو بڵێن ئەم بەفر نەبوو و هیوادارم هەموو خەڵکانش ڕوو لەم شوێنە نزیکانە بکەن نەک بچنە شوێنە دوورەکان و زۆر لەسەر خۆیە من بن و ئارام بن. وڵای هاتوینە بۆیە لە تۆسە جەیەکی خۆش بەسەر بەرین و لەگەڵ برادەرەکانمان بۆ خۆمان یاری بکەین. جەیەکی بەڕاستی جەیەکی زۆر خۆشە ئارەوەڵا زۆریش لە تەقریبەن لە سەعات یەکەوە لێرێ هەر شەڕە تۆپەڵۆم یاریانە جەوێکی خۆشە و لەگە ماڵ و ناڵە هاتووی سەردانمان کرد. لەکوێوە؟ وەڵای لە سلێمانی هەر لێرێ. بەڵێ گەشتیاری نەوەڵا گەشت بەس شتی واکەمە لێرە بەفر بارێ مخۆم خەڵکی پێنجوێنە لێوە بەفر زۆرە بارێ ئیتر سەردانمان کردوە جەوێکی زۆر خۆشە و بۆچی هاتون بۆ ئێرە؟ وەڵا هاتوین جەوێکی خۆش وەرگرین کەشۆیەکی زۆر زۆر ساردە ئیتر هاتوین جێ وەرگرین. لەکوێ هاتوون؟ لە سیساقم. چەند حەزەکە ئاهی دڵباو بەفرە بشۆم هەر ببارێ هەر ببارێ. وڵای من لە کەرکووکەوە هاتووینە منسۆت بۆ ناو بەفر هاتووینە لە دوێنێەوە هاتووینە دوێنێ بەفر نەبوو بەڵام ئەم شەو باریوە ئەلحەمدولیلا بەفرێکی زۆر باریوە بارانش باریوە لەگەڵیا زۆر جەوێکی خۆشە و زۆر بەدڵمانە ئەمجەوە. بەخوا کەرکووک زۆر کەم لە 2017 لە یەکی دوو عینەن وەک ئێستا باری بەفر بەڵام کەم بوو بۆ دەور نیوەڕۆ نەما. ئێمە هاتوینەتە دەرەوە لەگەڵ ماڵەکانم بۆ ئەوی جەوێکی خۆش وەرگرین بۆ ئەم بەفرە کە بەفرێکی زۆر باش باریوە لە 4 ساڵانی پێشووترا سیمایەکی زۆر جوانی هەیە شابەڕاستی کە ئەیبینی هەست ئەەکەی هەست بە دڵخۆشیێکی زۆر ئەەکەی بۆی ئەمە شۆڕسمانە کە ئەیگرین هەموو یادگاریەک بۆ مناڵەکان ئەمێنێتەوە هەم چێژێکیشی لێ ئەبینی. لەکوێ هاتوون؟ وان لە سلێمانیەوە وەڵی جەوێکی خۆشە و سپاس بۆخوا دەمێک هەیە بەفرباران نەباری ناو شارە
دەسپاس بەخوای ڕۆژێکی سارد و منداڵەکانی زۆر حەزی بوو. ئەگریشی کردوتەوە گەرماتە زیاتر لەوە خەڵکانی تر. ئەگەرەکە لە بە منداڵەکان زیاتر کردی بوومانەوە. سەرما و هاتنیستانەیە ئێوە نەوتان وەرگرتووە؟ والله نەوتمان وەرنەگرتووە جاوکو عەرزم کە کەوتم هەموو گیانی بێ ئینسان ئەمانە خەڵکی کاتۆ دەرەوە لە سا پێنجی نەوتی نییە. نەوتی عنی لە ناچاری ئەمنە لە ماڵەوە بۆ بێتاقەت بۆ خەم دایگرتووە چی بکات. ناچارە هەر لەگەڵ ئەو سەرمان ڕاهاتووە هەڵێ با هەر بەو شەوەی بڕۆیت. هەینانە وڵای یعنی خەڵک نەوتی وەرنەگرتووە خەڵک بێزارە یعنی خەڵک بێتاقەتە هاتوۆتە دەرەوە لەم وەزعە. وەکوداری بن بێنارێ بێتە خوارێ هەڵوادام تاکو بایانی چاولێک ناهێ هەر ببارێ هەر ببارێ هەر ببارێ. گەرچی سەرما و هاتنی وەرزیزستان و بەفربارین دەبێتە نەهامەتی بۆ بەشێک لە هاوڵاتیان و نەبوونی پێداویستی گەرمکردنەوە و نەبوونی نەوت، بەڵام بۆ بەشێکی دیکە دەبێتە خۆشی و چێژوەرگتن لەو دیمەنانە. دانیان نورەدین تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. سمبولی نور بۆ باڵاپۆشی یەکێکە لە پرۆژە استراتیژی و تایبەتەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ساڵانە خزمەتێکی بەرچاو بە تایبەتی خانمان دەکات لە ناوەندەکانی خوێندنیشدا بە تایبەتی تر. دیارە تەوەری دووەم و کۆتایی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ ئەم پرۆژەیە کە ئێستا هەفتەیەک بۆ باڵاپۆشیان ڕاگەیاندووە، هەندێک پرۆژەی تایبەتیان هەیە یا هەندێک ڕێکاری تایبەتیان گرتووەتە بەر بۆ ڕاگەیاندنی پرۆژەکانیان چالاکی تایبەتیانێک کە ئێستا ئێمە لێرە دانیشتوین بەشێک لە ستافی ئەم پرۆژێ لە زانکۆ ناوەندەکانی خوێندندا سەرقاڵی ئەنجامدانی چالاکی و دەستپێکی هەفتەی باڵاپۆشین. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێزتر و عەزیز ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەروەها پەیمان محەممەد بەرپرسی دەستگا و سەنتەرەکانی لە قیسلێمانی ڕێکخراوی خوشکانی کوردستانمان کردووە لەگەڵ کۆمەڵێک لە خانم هەم تیانە کە تازە باڵاپۆش بووە هەم تیانە کە توانم بڵێن بە ویراسی کە لە هاتووە لە دایک و باوکیانەوە ئەم باڵاپۆشیە بۆیان ماوەتەوە بۆ جۆرە پەروەردەکراون. بۆیە لەم بەرنامە و لەم تەوەریەدا زیاتر قسە لەسەر پرۆژەی سمبولی نور دەکەین بە تایبەتی چەند ساڵێکە لەوەی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی پێکەوە پرۆژەیە جێبەجێ دەکەن. سەردا دەچمە لای بەڕێز خاتو سروەخان زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین سمبولی نور بۆ باڵاپۆشی پێناسەکەی چیە قسەیەکی لەسەر بکەی بۆی کە بینەر زیاتر ئاشنابێ بەم پرۆژەیە چەند. بەنای خۆی گەورە دیارە پرۆژەی سمبولی نور سەرەتا یەکێک لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لە ڕەمەزانی ساڵی 2010 ئێمە پرۆژەکەمان ڕاگەیاند بە ناوی پرۆژەی سمبولی نور هەر کە بە ناوی سوڕەتی نورەوە ناومان ناوە لەژێ دروشمی باڵاپۆشی سیمای گەشی ئیمان و ڕۆنەقی جوانی ژیانە. دیارە سەرەتا کە پرۆژەکەمان ڕاگەیاند سپاس بۆ خۆی پەروەردگار بەهۆی چالاکیەکانی پرۆژەکەەوە مەجموعەیەکی زۆر لە خەڵک ناوی لە پرۆژەکەیان نووسی ئەتوانی بڵێن نزیکی تقریبان 1300 کەس ناوی نووسی چونکە ئێمە تەوەری یەکەمی ئەو ساڵەمانی پرۆژەکە یەکەم بڵێن ئیشمان ئەوە بوو ناونووسین بوو. پاشان ئێمە خۆمان پەیوەندیمان بە ئەو خوشکانەوە ئەکرد هەبوو ئەوی زۆر تێکەڵ بێ زیاتر ئاشنا بێ بە بابەتەکان ناوەکانمان وەرئەگرت و دەستمان کرد بە کۆڕ و سیمینار چەنەها کۆڕ و سیمینارمان لەسەر باڵاپۆشی لەو ساڵەیە تەقدیم کرد و ڕێژەیەکی بەرچاوی خوشکان لە کۆڕ و سیمینارەکانە بەشدار بوون و جادواتر بڕیاری باڵاپۆشی تەواویان ئەیە. دیارە چەنەها لەو خوشکانە دوای ئەوەی کە بە تەواوەتی یعنی لە پرۆژەکەی ئێمە سوودمەند بوون خۆیان پەیوەندیانە کرد کە بەشداری ئەوە بن کە هەفتانە دەرسێکیان هەبێ دەرسێکی تایبەتیان هەبێ ئێمە ئەوانەی کە خۆیان ویستیان لەسەری بوو بە حەزی خۆیان دەرسمان بۆ داناون ئەتوانین بڵین چەنەها کەسمان هەیە کە ئێستا لە ناو ئیشایە و لەو پرۆژەیەوە کە سوودمەند بووە هاتۆتە ناوکارەوە و ئێستا بڵین نەسیحەتی دەستە خوشکەکانی تریەکات. زۆر باشە سروخان هەستەکەم ئێستا بۆ نمونە لەم هەفتەیەدا چالاکیەکانتان زیاتر بۆ نمونە بەخشینی لەچک بێ ڕەنگە بەڵام ئایا
لە ساڵانی ڕابردوودا ئێوە لەم هەفتەیە کارتان دەکرد لەسەر تاکێک خانمێکی کە باڵاپۆش نەبوو لەوەی کە قەنەعاتی پێ بکەن باڵاپۆش بێت یاخود ئەوانەی کە بۆ نمونە ڕەنگە تازە ئۆتۆماتیکی خۆیان باڵاپۆش بوو بوون بڕیاریان دابێت ئێوە کۆتان دەکردەوە مەراسیمتان بۆ دەکرد بە کام تەریقە ئیشتان دەکرد طبعا ئێمە لە سەرەتایە هەموو نەوعەکانی تیا بوو چونکە لە سەرەتایە خۆی ئەو فترەیە کە ئێمە دەستمان پێکرد خەڵکێکی زۆر ڕووی لە باڵاپۆشی ئەکرد یعنی تیای بوو خۆی بڕیارەکەی یا بوو یای بوو بەهۆی پرۆژەکەی ئێمەوە ئەو بڕیاری ئەیان بەبوونی ڕەفیقێکیەوە کە ئەوی شتێکی وا هەیە ئێمە ینی سیدیمان هەبوو بابەتمان هەبوو نامیلکەمان هەبوو بڵێ نۆکچۆنەڵی تاک ئەوان توانی ئەم شتانە بگەێنین بە ئەو خەڵکانی کە خۆی ئەیویست هەبوونێ ئەوی زۆر تێکەڵ بێ لە ڕێگەی نامیلکەکانمانەوە لە ڕێگەی سیدیەکانمانەوە کە بۆمان ئەنار ئیسفادەی لێ کرد دوای خۆی پەیوەندی پێوە کردینەوە جارێکی تر یعنی ئێمە یەکەم جار ئیشەکەمان بەو شێوازە دەست پێ کرد ئەنجا دوای ئەوە بڵین لە ئاهەنگەکانە بۆ نمونە خەڵاتەکان یان حیجاب بوویان بۆ نمونە پارچە قوماش بوویان لە چک بووە یان قورئانێک بووە یان بۆ نمونە چەنەها خەڵک هەبوو حەزی لێ بوو خێرێکی هەبێ کتێبێکی لەسەر باڵاپۆشی یان کتێبی لەسەر عەقیدەی ئیسلامی ئەکردە خەڵات بۆ ئەو جۆرە کەسانە بەڵام ئێمە ئیتر ساڵ بە دوای ساڵ ئەم بڵین ڕێچکەیەمان شکاند چونکە ئێمە پرۆژەکە لە سەرەتایە سەرتاسەری بوو یعنی لە هەموو ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم پرۆژەیە بەڕێوە ئەچوو بەڵام دوای فترێک پرۆژەکە ئۆکچۆنەڵی تۆزێک هاتە دواوە بەهۆی چەند هۆکارێکەوە چالاکیەکان کەم بوونەوە پرۆژەکە بوو بە پرۆژەیەکی لۆکاڵی بەڵام دوای ئەوە ئێمە لەگەڵ ڕێکخراوی قوتابیان لەگەڵ ڕێکخراوی خوشکانە پرۆژەکەمان وا کرد کە بە هاوکاری پرۆژەکە بەرین بەڕێوە ئەوە 3 ساڵە سوپاس بۆ خۆی پەروەردگار پرۆژەکە زۆر بە جوانی بەڕێوە ئەچێت کە بە شتێکی بەسیط دەستپان پێکردووە بۆ نمونە ئێمە چەندەها پرۆشەرمان دەرکردووە ئەم ساڵ بە تایبەت نزیکی 4000 پرۆشەرمان تەبع کردووە کە لەو پرۆژەیە بۆ نمونە باسی حیجابەکە گرنگی حیجاب پای حیجاب لە ئیسلامە لەگەڵ گوڵێکە لەگەڵ سەرپۆشێکە کە ئەمانە شتێکی بەسیتن بە نیسبەتی ئەو کەسەوە بەڵام ئەمە کە ئەیەنە دەستی ئەو کەسە وەکو زەنگێکی ئاگادارکردنەوەی ئەی خوشکی ئیماندار ئێمە واجبێکە لەسەرمان کە تۆ ئاگادارکەینەوە وەکو باقی فەرمانەکانی تر باڵاپۆشیش فەرمانێکی خوای پەروەردگارە و تۆ پێویستە بەرەو ڕووی ئەم فەرمانە بیت چەنەها خەڵک هەبووە وتێتی هەر پێدانی گوڵەکە کە یعنی شتێکی چەند ئاساییە یان پێدانی لەچکێک کە چەند بەسیتە من بیرم کردوتەوە ئەم کەسە بۆ منی ئاگادار کردوتەوە ئەم هەدیە بچووکە کە یاوێتی بە من بەس ئەبێ من زۆر گەورەتر بیرکەمەوە ئەو منی ئاگادار کردوتەوە لە شتێک کە هەم بۆ دینیام ئیسفادەی هەیە هەم بۆ قیامەتم ئیسفادەی هەیە چونکە خۆی باڵاپۆشی ڕاستە یەکێکە لە عیبادەتەکان یەکێکە لە فەرمانەکانی خوای پەروەردگار ئێستا زۆربەی عیبادەتەکان ئینسان هەر بۆ خۆیەتی ینی بۆ قیامەتێتی بەڵام باڵاپۆشی یعنی گرنگەکەی بۆیە ئەوەنە گرنگە سوودی بۆ کۆمەڵگاش هەیە ینی هەم بۆ تاکەکە خۆی هەم بۆ کۆمەڵگاکە خۆی بۆی ئەو کەسە بیری کردوتەوە الحەمدوللا توانێتی لێڕێ ئەو شتە بچووکەوە زۆر بیرێکی فراوان بکاتەوە بەرەو پرۆژەکە بێت مامۆستاگەر من ویستم شتێک پرسم بەهۆی 13 ساڵ مێژوویەکی بەڕاستی دوور و درێژەوە ماندوو نەبن ڕێککەوتووە لە ساڵی یەکەمی پرۆژەی باڵاپۆشی خاتونێک یان چەند خاتونێک ببنە باڵاپۆش بەڵام لە دوایەوەش نەک هەر خۆیان ببنە باڵاپۆش هاوکار بن لەگەڵێەوە تاوانش ببنە هۆکارێک کەسانی ترچاویان لێ بکەماتە لەو ستافی لەگەڵتانە کە لە بەدرێژایی ئەم چەند ساڵە کەسانێک شاید لە کۆمەلگا دیاریش بوو بێ یا خودت پێشتر کە باڵاپۆش نەبووە حاڵەتی وە هەیە هاوکارتان بێ یان پشتیوانتان بێ پشتان بگرن بۆ بابەتانە باڵێ بەتەکیید بە تایبەت لە قوتابی زانکۆ ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە کە خۆی پێشتر باڵاپۆش نەبووە لە ڕێگەی پرۆژەکەەوە بووە بە باڵاپۆش چونکە خۆی لە ناو واقعەکەیە ژیاوە بۆ ئەو زۆر تاموچێژی زیاتری هەبووە بۆیە یەکسەر کە بۆ ساڵی داهاتوو پرۆژەکەی ئەعلان کراوە ئەو یەکێک بووە لەوانەی کە هاوکارمان بووە سەرخەری پرۆژەکە بووە بەڕاستی ئەوانە هەمویان هۆکاری سەرکەوتنی پرۆژەکەمان بوون دێمە لای جەنابەت پێماخان ئەگەر لێەوە دەست پێ بکەن ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دیارەوەک خاتووسری ڕۆژئاماژەی پێکرد کە 3 ساڵە هاوکاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێوە چ ڕۆڵێکتان هەبووە بۆی کە ڕێژەی حیجاب یا باڵاپۆشکردنی ئافرەتان زیاتر بکەن و خانمان تێبگەێنن لەوەی کە باڵاپۆشی واجبێکی ئاینی و سەرشانیانە دەبێت باڵاپۆش بن بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم سوپاسانەکەم بۆ بەرنامەیە وەڵای ئەمەوەکو لە قسلمەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەردەوام کار و چالاکیمان هەبووە یان سوپاس بەخوای گەورە ئێمە لەگەڵ گەنجانە ئیشەکەین بە حوکمیەوەی من بەرپرسی سنتەرەکانم زیاتر لەگەڵ گەنجانە ئیشەکەم ئەمە خۆمان خولمان هەیە ناوەندمان هەیە ناوەندی ڕێیانمان هەیە بۆ بکەیانی گەنجان جا ئەمانیش ئەم پرۆژەی ئەمانیش پرۆژەی گەنجانە لەبەر ئێمە زۆر حەزمانەکە لەو پرۆژە بەشدار بین
سپاس بەخوای گەورەی ماوەی 30 ساڵە ئەو پرۆژەیە بەڕێوە ئەچێت سپاس بەخوای گەورە جێ دەستمان دیار بووە لەبەرەوەی ئێمە ئەمان زیاتر لە ناوەندی زانکۆ پەیمانگاکانان کاریگریان زیاترە لە سەرگەنجەکان ترێمەش پێمان خۆش بوو هاوکاریان بین بە مادی و معنەوی سەوە پشتیوانیان من چیتان بۆ کردوون بەتابەتیان ساڵ چیان بۆەکەن یاخۆت بەگشتی چیتان کردووە بەڵێ ئێمە خۆی ئەم پرۆژەیە بەڕاستی تەچوویەکی زۆری ئەوێت کولفەیەکی بەڕاستە هەدیەکان بچووکن ئەو شتانی کە دابین کراوە بۆ خوێنکاران شتێکی بچووکە و کەمە بەڵام ئەمەکۆی ڕێکخراوێکی خێرخوازین کارەکانی ئێمە بە خێرخواز ئەڕوا بەڕێوە لەوەشێ بۆ ئێمە قورس بێت لەبەری ئێمە ئێستا هەردووکمان بە هاوکاری هەردوو لامان نزیکەی دەوری 4 ملیۆن لەم پرۆژەیە چووە دابینکردین لە چک و گوڵ و بڵاوکراوەکە خاتسر و ئاماژەی پێەیە لەبەروی ئێستا ئێمە یعنی ئەم شتانە کە یەکەم بەڕاستی بۆ ئێمە تقریبان قورس ئەبێت چکەم بە داوای هاوکاری لە خێرخوازانەکەین لەو بارەوە تۆزە لەسەرمان قورسە بەس دەبێت پرۆژەیەکە کە خزمەت بە گەنجانەکە هوشیارکردنەوەی گەنجانە ئێمە زۆر پێی خۆشحاڵین هاوکاریشانەکەین ئینشاڵا بۆ ساڵانی ئایندەش لەبەروی پرۆژەی باڵاپۆشی توانم بڵێم پرۆژەیەکی هەم جوانە هەم پیرۆزە هەم زۆر کەلتوریە هیچ با بڵێن لایەنێکی پەیوەندیدا لە ڕووی مادیەوە یان خودت شخصیەتێک یا خودت لایەنێک دامتان ناکات یا 40 ساڵانی ڕابردویان چ ئەم ساڵ زیاتر مەسەن مادیان ڕەنگە تۆ بۆی توێ هەنێک دیاری بکڕی بۆ و باڵاپۆشانە ئەگەر حیجابێکیش بێ لەچکێکیش بێت تۆ جوانە ڕایەکێشی بۆ بابەتانی هەرشانە بۆ نمونە گەر هونەرمەندێک بێوە کلیپێک دەربکە وەزارەتی ڕۆشنبیری هاوکاری دەکات خۆمەش بەشێکە لە ڕۆشنبیری و کەلتورکردنی خەڵک بۆچی ئەوە پەیوەندی بە لایەنە پەیوەندیدارەکانی هیچ شتێک لەو نوعانەتان نەبووە وڵای تر ئەمە خواکە گرفتمان بۆ دروست ناکەن هاوکارمان نابێت بەتەکیت هاوکاریان نەکردوین بەس کۆی کە بڵێن ڕێگرمان بە ڕێگریان نەکردوین پاریشکە و چالاکیمان لە ناوەندی زانکۆ پەیمانگاکانە کردەوە هەڵبەت نەیانهێشتووە کامێرەکانی بستنە ژوورەوە بەس لە حوشەیە چالاکیەکان بڵێن ڕۆماڵ کراوە ناوە هیچ هاوکاریەکیان نەکردوین بەس و خێرخوازان ئەو کەسانی کە بڵێن الحەمدوللا وەزعیان باشە هاوکاریان کردوین هەرتەنیان لە ڕێگەی خێرخوازانە بۆ هیچ زۆر باشە دەچینە لای ئەم خانمانە بزین پەیام و مەسەجیان چی هەیە و کامتان لێەوە ینی بەهۆی پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی بڕیاری باڵاپۆشی یاوە فەرموون سەرەتا دەستخۆشتان یەکەم بۆم بەرنامەیە ساڵانە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەگەڵ ڕێکخراوی خوشکانە هەڵەسن بە ئەنجامدانی لە ڕۆژی گیانی باڵاپۆشیە هەڵەسن بە ئەنجامدانی چەند چالاکیەک بۆ نمونەیەکی لەوانە بەخشینی گوڵ و لەچێک بۆ خانمانی ناباڵاپۆش بۆ تا هەنیان بدەن وەک ئەزانین حیجاب ڕەمزی ئافرەتە ئافرەتی کاتێ ئافرەت کە حیجاب بپۆشێت شکۆی بۆ ئافرەتا گەڕێتەوە هەموو حیجابێکیشنا حیجابێکی شەرعی بۆ نمونە منێکی لەوانە خۆم پێشتر حیجاب مەکرد بەڵام حیجابێکی ئەو حیجابە نەبووکە شەرع داوای ئەکرد لەچکێکی ئاسایی و پانتۆڵ و ئەو شتانە بوو بەڵام سپاس بەخوا کە بڕیاری یەکجاریمدا ئەو کاتە زانکردنی پرۆژەی نور بۆ باڵاپۆشی بڵین پرۆژەی سمبولی نور کاریگەری هەبوو بەسەرەوە لەوەی کام بڕیارە بدەیت بۆ ئەوەیە نا بەڵام کاریگەری بۆ زۆر کەسی کەش هەبوو بەڵام کارێکی زۆر باشە سپاس بخوا الحەمدولیلا کە ئەو بڕیارمدا بۆ هۆی چەند ڕەفیقێکیشمەوە کاریگەری ڕەفیقیشە بوو هەروها کاریگەری ڕێکخراوە ئیسلامیەکان کە تێکەڵی ئەو ڕێکخراوانە بووم سپاس بخوا ئێستا زانم چەنێ ئازادم زۆر باشە کێترتان هەیە کە تازە باڵاپۆش بێت دەستخۆشی تاریەکەم لەمڕۆیە ئێمە وەکو ستافی ڕێکخەری هەفتەی باڵاپۆشی ناوەندی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی ئەم ساڵ چالاکیەکانمان جیاوازتر لە ساڵانی پێشوو بەڕێوەچوو ئەویش جیاوازەکەی لەوەیە کە ئەم ساڵ بە پاڵپشتی ڕێکخراوە جیهانیەکانی باڵاپۆشی توانیومانە سەپۆرتێکی باش پێیا بکەین بۆ پرۆژەکان و هەروە لە دوای ئەوەی کە پەیوەندیمان کرد پێیانەوە لە ڕێگەی تویتەر و ئینستاگرام و ئۆتۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پرۆژەکانی ئێمەیان زۆر بەدڵ بوو پێیان خۆش بوو کە بەردەوام کارمان لەگەڵا بکەن و ئێمە دوای ئەوەی کە ڕیکلامەکانمان ئامادە کرد بۆمان ناردن زۆریان پێخۆش بوو ڕیکلامەکانمان لە پەیجە جیهانیەکانی ئەوان ناوەڵا بۆتەوە لە ئێستاە ڤیوەرێکی زۆر باشمان هەیە و هەروەها لەلایەنی ڕیکلامی ئەم ساڵ بەرەو پێشچوومان بە خۆمانەوە بینیوە هەستاوین بە دروستکردنی ڤیدیۆ بۆ ئەو خانمانەی کە تازە باڵاپۆشن یاخود ئەزمموی باڵاپۆشیان کردو تاواکو بزانین هەستیان چۆنە لەگەڵ باڵاپۆشە چکە بەڕاستی باڵاپۆشی قیەمێکە کە مرۆڤ لە دوای پێشکەوتنەوە پێیگەشتووە لە دوای ئەوەی کە عەقڵی کامل بووە بردە بڕیاریە ئەو شتانە پارێزێکە زۆر لای گرنگە یەکێکیش لەوانە بوونی خودی خۆی بووە ئافرەتێکیش کاتێکە خۆی خۆشەوێ ئەوێ خۆی پارێزێ ئەبێ هەوڵ با حیجاب بکە و هەروەها جگە لەمانش ئێمە بەدابەشکردنی گوڵ و لەچک و کورتە پەیام لە زانکۆکانە ویستومانە پەیامەکە جوانتر بکەین بە زمانێکی جوانتر بگەێنین بە خەڵکی ئێوە وەکو ستافە هەوڵ چانداوە بۆ نمونە دوو کەس
ئافرەتێکی ناباڵاپۆش بگرن تێگەێنن لەوەی کە ناباڵاپۆشی پێچەوانەی یاسەرپێچیکردنی فەرمانەکانی خوای پەروەردگارە باڵاپۆشی ئەم نیعمەتانەت پێدەبەخشێ بەم شێوازە لێ دەکات. لە ڕاستیدا ئێمە کە ئەچین بۆ لای خانمێک بۆنم لە دەزانکۆکانە تاوەکو قەناعەتی پێبێنی کە حیجاب کات پێ بە باڵاپۆش سەرەتا لەلایەن عیرفانیەکەوە بۆی باس دەکەین سەرەتا لایەنە تەندروستیەکەی پێڵین چونکە بەڕاستی ئەبێ لە ئەو ڕێگەیە بۆی بچیکە خۆی ئەوێ ناتوانیت و یەکسەر بە لەلایەنە دینیەکە و پێ بڵێ لەبەر ئەوەی کە لە فلانە سوورەتە هاتو لە سوڕەتی نورە هاتو لە سوڕەتی ئەحزاب هاتو خوای گەورە فەرمانمان پێکە وردە قەناعەتەکەی بود ناشکرێ لە سەرەتاوە یەکسەر بە کاملی دەست پێ بکە وردە لەگەڵ یا ئەڕۆین هەڵێن وردە لەگەڵ یان نابڕۆین تاوەکو سوودەکانی باڵاپۆشی کامەش هەرهی ئەو عیرفانی و تەندروستی و ئەوانە یانی ئەگەر لە ڕووی تەندروستیەوە ڕەنگە زۆر کەس نەزانێ ڕوونکردنەوەیەک بدەیت مەسەڵەن ئافرەتێکی باڵاپۆش بوون و ناگە هەر لە وەرزی ئەزوسانیان سەرمایە باسکەین فەرق ینی ئەگەر لە ڕووسی حەتیشەوە مەسەڵەن ڕەنگە فەرقی هەبێ ئەوانە بێ هەنێک حاڵەتی وایە ئەگەر لە ڕوونکردنەوەیەک لەو بابەتەشەوە بدەیت مثل لە ڕووی تەندروستیەوە سوودەکانی باڵاپۆشی سوودە تەندروستیەکانی باڵاپۆشی وای کردووە کە چەندین توێژینەوەی لەسەر بکرێت لە جیانە بە تایبەتی ئەو خانمە کریمە بوانسنی ناوە خانمێکە لە ئەمریکا ساڵی پار لە زانکۆی کالیفۆرنیا هات توێژینەوەیەکی کرد لەسەر باڵاپۆشی تا بزانێ سوودەکانی باڵاپۆشی چییە هات وردە لەسەر لەگەڵ توێژینەوەکان ناڕووی تێگەشت لە بێشکی مرۆڤ مادەیەک هەیە مادەی فۆسفۆری ناوە بە زیاد بەرکەوتنی تیشکی خۆر ئەم مادەیە شل ئەبێتەوە ڕووشل بوونەوە ئەچێ بە تایبەتی لە خانمانیشە خانمان پێستێکی تەنکتریان هەیە ناسکتریان هەیە ئێسکێکی تەنکتریان وەک لە پیان وردە ئەم مادەیە بەرەو شلبوونەوە ئەچێ بۆیە ئەگەر سیر بکەین لە وڵاتانی ڕۆژ ئاواییە زەهایمەر و نەخۆشیەکانی مێشک و ئەم جۆرەشتانە زیاترە وەک لە وڵاتی خۆمانە چکە ئەوە نییە بتوانێت لەبەر کاریگەی تشکی خۆرا سەری خۆی پارێزێ یاخود حیجابێک بکە حیجابێکی شەرعی بکات و سەری داپۆشی هەر لەمە بووای لێ کرد کە ڕێ بدا کە ڕێگە بە خۆی با دەست بکە بە حیجاب دەستکا بە سەیری کرد کە حیجاب هەیە لێرە شتێکە ئەو پارێزێ لە هەمان شێوە لە دیانەتێکی تریشە حیجاب هەیە کە ئەویش ئیسلامە و نەکار ئەوە توێژینەوەکانی تریشیان لە بەتایبەتی نەخۆشیەکانی پێست میلانۆمایەکێکە لە شێرپەنجە باوەکانی پێست کە ئێستا لە وڵاتانی ڕۆژ ئاوایە لە بەرزترین ڕێژەی هەیە بەرزترین ڕێژەی هەیە بۆ توشبوون ئەگەری توشبوون هەیە هەموو کەسێ محتەرەزە بۆ ئەوەی کە توش بێت بە توشبوون بە ئەم جۆرە لە ڕێگەی تیشکی یوڤیەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ هاتن وتیان باشە بۆچی لە وڵاتە ئیسلامیەکانە ئەم شتە نییە ئەم کاریگەریە نییە وردە دوای چەند توێژینەوەیە کە لە وڵاتی میسر کرابوو بۆیان دەرکەوت کە دکتۆرێکی چارەسەری سروشتی هەستا بەم توێژینەوانە بۆی دەرکەوت کە ئەمان حیجابەکەن ئەمان خۆیان نەپارێزن ئەمان پێستی خۆیان نەپارێزن لەم بۆیە ئەمان تووشی ئەم جۆرە کاریگەریانە نابن ئافرەتی لای خۆمان کە تەمەنێکیشیان تەمەنێکیش بەڕێ ئەکەن تەمەنێکش بنەسەرەوە پێستیانەکو خۆی ئەمێنێتەوە بەڵام لە وڵاتانی ڕۆژ ئاوایە وانە دوای ماوەیەک پێستیان تێکە چێت تووشی چەندەها کێشەی پێستە بن جگە لە کاریگەریەکان تریشکە کاریگەری لەر لە چوارچۆیە پرسیارە بکەم زۆر جار دەوترێ بۆ ئافرەتانەی کە باڵاپۆشن بە تایبەتی لە وەرزی گەرما و هاویندا ناسووتێن لەژێر ئەم حیجابەیە بەم گەرمایە زۆر جارم قسەیەتان بەرامبەر دەکرێت وەڵامتان چی هەیە بۆ ئەمە لە ڕاستیدا خۆی کاریگەریەکەی حیجاب لە کاتی گەرماکەیە لە کاتی ئەو گەرما زۆرەیە دەرەکەوێت ئەگەر بینە سەر لایەنە دینیەکەی بڵێن جەهەنم گەرمترە و لەبەر ئەوە ناحەز ناکەم وا باسی بکەم بەڵکو با بینە سەر لایەنە تەندروستیەکەی کە باسم کرد ئەو تیشکە خۆرە گەرما یانی تو ئەگەر خۆتی خۆش بوێ قبول ئەکەیت بچیتە بەر ئەو گەرما زۆرە ئەو گەرما زۆرە لێو بە پێست زیانی پێ بگازیانێکی زۆر بچێتە ناو پێستەوە تیشکی یوڤی توشکی گاما چەندین زیان بچێتە ناو شانەکانی لەشتەوە بچێتە ژێر ئۆرگانەکە بچێتە ناو ئەندامەکانی لەشتەوە قبوڵی ئەەکەی واو لێ بەسەر بێ و کاتێکیش کە یەکێک تۆی خۆش بوێت هێت بۆ نمونە ئامۆژگاریەک دەکات پشتێکت پێڵێ پێتەڵێ فلانەشت بکە باشە فلانەشت بکە خراپە تەبعاً بە قسەیەکەی لەگەڵی ئەوڕۆ چکە ئەزانی کە سوودی هەیە بۆ خۆی گەورەکە هاتووە بە ئافرەت ئەفەرموێتەوە حیجاب بکە حیجاب بەشێکە لە نور دیارە کەس ئیسفاد سوودێکی خۆی هەیە خۆی گەورە ئەو نەتۆی خۆشە تۆش ئەبێ بە قسەی ئەو بکەیت ئەبێ لەسەر ڕێبات سەر ئەو ڕێگەیە بڕۆی کە ئەو پێوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمانمان پێکە ئەبێ لەسەر ڕێبازەکەی بەرەی لە خۆشەویستی خۆیانە زۆر باشە با بزانین ئەو خانمێ تەنیشت پێم وایە کێکی دیکە لەوانەی کە خاتو دەنی زوانیە لە 2007 پێم وایە بڕیاری باڵاپۆشی داوە سمبولی نور هۆکار بوو بۆی کە باڵاپۆش بی یاخود نا بۆچی بڕیاری باڵاپۆشی داوە سەرتا بەناوی خۆی بەخشندە میهرەبان من دێنێز عەبدولەتیف ڕەشید خوێندکاری قۆناغی سێکۆلێژ زانستی ئیسلامیەکان منیش ئافرەتێک بووم ناباڵاپۆش بووم
لە ساڵی 2017 پێشتر حجاب ناکرد هەستێکی وام بۆ حجاب نەبوو حەزم لێ نەبوو هیچ کات مێلم بەلایەنە ڕۆیشتووە بەڵام هەمیشە هەستێکم هەبووە کە پێم ئەڵێ کارێک پێش مردنم ئەبێت تەواوی بکەم کارێکم هەیە پێش مردم ئەبێت تەواوی بکەم یاخۆ شتێکی ئەبێت تەواوی بکەم ماگ بوو مێلم بۆ ڕۆشتو بوو حەزم لێ بوو ترسێک لە دڵما بوو لە دوو لانە وەستا بووم تێدا ئەمود جارێک ئەمود ئەتوانم بیکەم و بەسەر خۆم دازاڵم جارێک ئەمود لەوانەیە نەتوانم بیکەم یاخۆ بەسەر خۆم ئازاڵ نەبم لەم دوو لانە داما بوومەوە ماگ دوای ئەوەی تر بە تۆڕە کۆمەڵاتیەکان داگەڕام کۆمەڵێک بەڵگەی قورئانی و کۆمەڵە گوتاری مامۆسای ئاینیم دۆزێ و بڕارمدا زۆر باشە هەندێک ئافرەت هەن ڕەنگە هەر لە تەمەنی ئێوەیە یاخۆت لە دەستپێکی قۆناغەکانی زانکۆدا لەبەر مۆدێلگەرایی و جوانی بڕیاری باڵاپۆشی نەدەن چیان پێ ئەڵێن کە ئێستا تۆ لەو مۆدێلگەراییە خۆت لەو خۆشی مۆدێلگەراییە کردووە هاتووی باڵاپۆشیت هەڵبژاردووە چیت بە قسمت بووە کاتێک کە باڵاپۆشی دەڵبژاردبووە و چیت لە دەست داوە کە لە ڕێوڕسمەتەکانی مۆدێلگەرایی خۆت خستووە ڕەنگە دادەیەک لە بەرەوەی کە بڵێ هێشتا زوومە جارێ ئەم قۆناغیەوەیە سێڵڤی بگرم و خۆم بە خۆما بنازم و بە جۆر لە جۆرەکان شانازی بە خۆیەوە بکات بە ناباڵاپۆشیەوە چی بۆ خانمانە دەڵێ هەمیشە هەموو ئافرەتێک سەرەتا بە باڵاپۆش یاخود بڕیارەیە سەرداڵە لەوانەیە هەنێ شت لێمدا بڕێ بۆ نمونە نەتوان بچمە ئاهەنگەکانەوە یاخود نەتوانم بچم بۆ سێران یاخود لە خوێندندا بڕێم یاخود لە کاردا ببڕێم بەڵام من ئەو شتە هەبوو لە مێشکما هەبوو کە ئەمود لەوانەیە لە زۆر شتدا ببڕێم بەڵام خۆشبەختانە کاتێک باڵاپۆشیم کرد لە هیچێکێک لەم لەمانە دانەبڕان نە لە خوێندن نە لە چوونە دەرەوەم نە لە شەوی هەڵسو کەوتم هیچ شتێک لەوانە دانەبڕان لی زۆر باشە هیچ کۆمنتێکتان هەیە زۆر باشە دێنەوە لای خاتوسرۆ ئەوەی کە ئێستا لە ناوەندەکانی خوێندندا دەگوزارێت بە تایبەتی لە کاتی ڕاگەانی پرۆژەکانتانە جیاوازیەک بەدی دەکرێت لە چاو ساڵانی ڕابردوودا ئەم جیاوازیە بۆچی ئەگەڕێتەوە بۆ منە خۆت ئاماژەت پێکرد لە ساڵی یەکەما 2008 هێندە خانم لە مەراسیمێکە ئێمە کۆمان کردەوە بەڵام ئێستا ڕەنگە بەم شێوازانە ڕەنگە مەراسیمی تایبەتیان بۆ نەکەن ڕێژەکە کەمتر بوو بێتەوە هۆکارەکەی بۆ مۆدێلگەراییەکەی سەردەم دەگەڕێتەوە یا کەم توانایی ئێوە و کەم دەسەڵاتی ئێوە دیارە هۆکارەکان زۆرن ئێمە تقریباً 3 ساڵاتوانین بڵێن پرۆژەکە زۆر بە جوانی بەڕێوە ئەچێ بەڵام ئەو فترەی پێشوو کە لاوازیەکی بەخۆی و بینی وەکو جەنابەت باست کرد بەڕاستی ئێستا کۆمەڵگای ئێمە بە تایبەت خوشکانمان زۆر حەزیان لە هەنێ بابەتە کە زۆر خوان پێوە سەرقاڵەکەن یعنی زیادە ڕەویەکی زۆر زۆری تیاکەن وا هەستەکەن کاتێکە بوونەتە باڵاپۆش ئیتر دوای ئەوەیتر لە هەموو ئەم شتانە مەحرومە بن لەبەرەوە نزیک نابنەوە لی یعنی حتا من جار هەبووە خۆم ینی بە حکمی دەوام ئەوانە لە زۆر کەس نزیک بوومەوە کە باسمان کردووە یەکسەر و کچۆنەڵی ستۆپی کردووی تێتی تخوا باسی مەکە بۆی نەک دڵم نەرم ببێ منیش بڕیار بم چونکە من جارێک گەنجە من بۆ نمونە ئەترسم سبینێت بەبوونی حیجابەکەمەوە تاعین نەکرێم یان لە کۆمپانیایەک ڕاستیەمانە هەمووی ڕێگر بوون ینی چەندەها کۆمپانیا هەبووە کاتێکە خەڵک سیڤی تەقدیم کردووە دوای ئەوەی کە کەسەکە خۆی چووە کە بینیویانە کەسێکە باڵاپۆشە ینی چەند سیڤیەکەیان بەدڵ بووە ئەمان ڕەفزیان کردووە و وەریان نەگرتووە لەوانەیە ینی ئەمانە هەمووی هۆکار بوون جاری وا هەبووە ماڵەوە هۆکار بووە بۆ نمونە کۆمەڵگاکەمان قسەی چواردەور هۆکار بووە لەسەر ئەم شتانە یان بۆ نمونەوەکو جەنابەت باست کرد ئەڵێ من جارێ گەنجم بەشک و هەستەکانی حیجاب یاخود باڵاپۆشی هەموو ئەم شتانە و کچۆنەڵی لی مەحرومە کاکە لە ئەسڵاوان نیە بەڕاستی بەڵام ئەلحەمدوللا ئێمە ئەم 3 ساڵە هەرچەنە توانای مادی پرۆژەکە بەڕاستی بەو دەرەجەیە نییە ئێمە ئەگەر ئێستا پاڵپشتێکی مادیمان هەبێ ئەتوانیشتی زۆر جوان بکەین ئێمە یەکێک لە ساڵەکانە ڤیددیوەیەکی تقریباً 43 دقەیەمان کرد لەسەر باڵاپۆشی بڕواتە بێ ئەوەنەی کاریگەری هەبوو بەقەدەر ساڵانی تر کە چەنە خۆمان هیلا کرد بوو بە نامیلکە لە ڤیددیۆکەیە تقریباً وەکو کورتە شانەوگەریە گوا بوو باسی ئافرەتێکی باڵاپۆشی ئەکرد پێشتر لە ناو کۆمەڵگایە پێگەی چۆن بوو دوای ئەوەی کە بڕیاری باڵاپۆشیە لە ناو کۆمەڵگایە پێگەی چۆنە تقریباً 43 دقە بوو بەس ئێمە تا ئەو ڤیددیۆیەمان یعنی کرد بەڕاستی توانایەکی زۆر زۆری ویست وی ئێمە هەموو ساڵەکان نەمچکا و شتانە زۆر زۆری تێچێ هەموو ساڵەکان نەمانتوانیوە ئەوانە ئەها ئەو شتانەکە چەند کاریگەری هەبووە بەس لە بەرەوەی لە ڕووی مادیەوە پارێکی تێچووە بەردەوام بین و برێوی پێ بدەین
بۆیە ینی ئێمە ئەتوانین بڵین بەپێی توانێ خۆمان کارەکەین ئەگینە وەکو فکری زۆر جوانمان لایە وەکو خوشکە بە ڕێزە باسی کردیانی ئێمە ئێستا کە عیلاقەمان لەگەڵ دەرەوەیە بەستووە شتەکانی ئەمان بینیوە لە فەیسبوک بۆ نموناوی پار ساڵیان بینی بوو بەڵێ ئێستا لە 13 وڵات 1-2 ڕۆژی جیهانی باڵاپۆشیە بەڵام بەم شێوازی ئێمە یاد ناکرێتەوە هەر وەکو پیرۆزباییەک مسلمانەکان لەو ساڵای پیرۆزبایی لە خەڵکەکەکەن ئیتر مەڕاستیمی بۆ ناکەن بەس ئێمە بەلایانی کەمەوە بەپێی توانای خۆمان هیچ نەبێ لە زانکۆکانە ئەوە بۆ ماوەی ئەم 3 ساڵە هەموو ساڵە لە 1-2 ئەوە دوێنێ لە بەرەوەی شەممە بوو بەڵێ داوامی زانکۆکان نەبوو نەمانتوانی ئەوە بکەین ئەمڕۆ ئەلحەمدوللا لە زۆربەی شوێنەکان دەستی پێکردووە کە ئەم چالاکیانیان بینی بوو بەخشینی گوڵێک یان پێدانی پەیامێکی بچووک لە ناو زەرفێکی نامەیە بە ئافرەتێک پێیان شتێکی جوان بوو شتێکی سادە بوو بە زۆریش پێیان جوان بوو دەستخۆشییان لێکردین حەزیانە کرد ئەوانش بۆ نمونە لە ناو ڕێکخراوێکی وایە بن بتوان ئەم شتە بچووکانە دروستکەن بۆی شتی گەوری لێ دروست ببێ ئێمە ئەگەر تواناکەمان ینی لە ڕووی مادیەوە بە زیاتر بواە ینی شتی زۆر جوانتریش لە بەرنامەمانە هەبووە کە ئەو شتانە بڵاو بکەینەوە بەڵام ئیتر ئەم ڕێکخراوانە بەڕاستیت کە سەوەبی توانای خۆی کارەکە بەس مامۆستا مەسەلەن ئێستا خاتو دێنیس بابەتێکی جوانی باسکروتی من پێشەوەی بمە باڵاپۆش لە نێوان بوون و نەبوونە لە دوڕیانێکا بووم ڕەنگە لە چوونە دەرۆم لەگەڵ هاوڕێکانم بۆ سەفەر بۆ ناو ئاهەنگی هۆڵەکان و یادی قوتابیان و یەکتر ناسین و کۆمەڵێک لەو بابەتانە کە هەمویان حاڵەت یاسایی بەڵام وێنایەکی زەینی دروستکراوە باڵاپۆشێک بۆی نیە بچێتەوێ لە سەفرە بێ لە شوێنێک بێ هەنێک چالاکی هەیە سیمینارێک بۆ نمونە خاتو دێنیس باسی کا لە هۆڵێک بۆ ئەو خاتونانی کە لە دوڕیانان یعنی ڕەنگە پارێکی واشی نەوێت بەڵام تەسیرێکی زۆری هەبێ چالاکی لەو جۆرەتان هەیە یان بەتەمان لەو چالاکی لەو جۆرە بڵێ ئێمە زۆربەی پانێڵەکانمان ینی بابەتەکانی زیاتر ئەو جۆرە بابەتانەیە چۆن گومانەکانی ئەو جۆرە کەسانە ئاڕەوێنینەوە یەکێک لە چالاکیەکانی ساڵێکمان دەرکردنی نامیلکەیەک بوو هەر گفتوگۆیەک بوو لە بینی مەجموعەیەک باڵاپۆشە کە پێشتر باڵاپۆشیان نەکردبوو لەگەڵ دکتۆرەکە مامۆسای زانکۆ بوو جوابی پرسیارەکانی ئەیانەوە ئێمە خۆی لە ئەسڵا بڵێن گفتوگۆیەک بوو دوای خۆمانۆکو پرۆژەکە کردمان بە نامیلکە ساڵی دوای ئەوە ئەمانە بەو کەسانێک کە ئەیانویست بڕیاری باڵاپۆشی بن کە ئەتوانین بڵێن گومانی زۆربەی ئەوانەی ڕەوانەوە الحەمدولله کە ینی تقریبا وابزانام 2 ساڵ دوای ئەوەش هەر لەسەر ئەو نامیلکەیە چاپمان کردەوە خاچ و پێمان پرۆژەکانی ترتانچین لەم هەفتەیە تەبان هەفتەیە کەواتە دەبێ هەر حەوت ڕۆژەکەیەوە چالاکیتانە بێ ئەمڕۆ لە ناوەندەکانی زانکۆ پێمانەکان یا بەیانی دوو بەیانی لە ناوەندەکانی خوێندندا ئەم چالاکیتان هەیە چالاکی دیکەتە چیتان هەیە سیمینار پانێڵ گەڕان نازانم چی جۆرە چالاکیەتان هەیە لەوەی کە پامی باڵاپۆشی و گەیەنە خانمانی نا باڵاپۆش ئێمە وەکو لە ئیسلێمانی چالاکێکمان هەیە بۆنەی ئەم هەفتەی باڵاپۆشیەوە لەگەڵ ڕێکخراوی ستارتە بە هاوبەشی خولی خەیاتیمان بێ بەرامبەر کردوێتەوە ئینشاءڵڵا لە دەی دووە دەست پێکا یەکەم ڕۆژێکی ئێستا ڕێکلامی بۆ هەن لە ڕێکلامایە وەکو پانێڵی ئینشاءڵڵا پانێڵیشمانە بێت هەر لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی بڵێن ناوەندی زانکۆ پەیمانگەکان پانێڵمانە بێت ئینشاءڵڵا 8 لەکوێیان پانێڵە ساز دەکەن لە هۆڵی تەواری ئینشاءڵڵا واتە هاتن بۆ هەمووانە ئێوە دەتانەوە لە مەیە هەندێک خانمی تایبەتی ناباڵاپۆش داوەت بکەن بۆی کە گوێ بیستی ئەم سیمینار و پانێڵە بن بەڵێ ئێمە لەبەرەوەی ئەم چالاکی زانکۆ پەیمانگەکان لە ناو ئەو هەدیە بچووکەی کە دامان ناوە داوەتنامەیشمان تێکردو بۆ پانێڵەکە بۆ ئینشاءڵڵا بە ئومێدیەوەی زۆرترین ناباڵاپۆش لە پانێڵەکەی مێ بەشدار بن شتێکی خۆتانەڵێن سادە و کەمتان کردووە تێچۆکەی چەند بووە ئەم هەموو پرۆژەی کە بۆ ئەم هەفتەیە سازی دەکەن و ئەمڕۆ دەستی پێ کردووە بەڵێ تێچۆکەی نزیکەی 4 ملیۆنە خۆتان توانایی دابینکردنی ئەمانەتان هەیە یاکی هاوکاریتان بەتەکیدی خۆمان تواناییمان نییە بەس یعنی بەڕاستی زۆر هەوڵمان ناوە لە ڕێگەی خێرخوازانەوە چونکە کارەکانی ڕێکخراوە ناحکومیەکان بە تایبەتی ڕێکخراوە ئیسلامیەکان لەسەر مەسرفی خێرخوازانە کە زۆر هاوکارمانە خۆی گەورەزایان باتەوە هەر کەسە بەپێی توانای خۆی هەبووە ترێمەکەم پرۆژەمان باس کردووە هەر کەسە بەپێی توانای خۆی تەنانەت ئێمە لە دەرسەکانمانە کە باسمان کردو الحەمدولله هەمووی دەرسمان هەیە لە دەرسەکانمان باسمان کرد خوشکی وا هەبوو وتی ئامادەی ئەوم تیا من 2 لەچک بکڕم پارەی 2 لەچک بم هەبووە توانایی هەبووە مەسن زیاتری کردووە یان بۆ نمونە مامۆسامان هەیە لە ناوەندی خوێندنەکەی خۆیان باسی کردو لەگەڵ مامۆساکانی خۆیانە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و خوشکانی ئیسلامی دیارە سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستان خودی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاڕاستی سیاسەتتان دەکات چۆن کار بکەن یاخود هیچ پشتیوانێکی داراییتان دەکات بۆ جێبەجێکردنی پرۆژەکانتان بەپێی توانای خۆیان هاوکاریمانەکەن لە چ ڕوویەکەوە لە زۆر ڕۆ هاوکاریمانەکەن مەسەن بۆنم بەپێی مادە خۆی وەزعی کۆمەڵ زۆر باش نییە بەزیتر ینی حەزب پارەتان بۆ تەرخان دەکەن یا وەکو شەخص پاریان لێوەردەگرن وەکو شەخص زیاتر پارەمان بۆ تەرخان ئاڕاستی سیاسی چیتان پێدەڵن لە پرۆژەی سمبولی نور چیتان پێدەڵن لە ڕووی سیاسەتەوە
شتێکی تایبەت نیە دەوجێکی تایبەتمان پێ ناکەن چون کارەکانمانیان بەدڵەوە دەستخۆشیان لێ کردوین شتێکی تایبەتمان پێ ناوترێ دەستکراوین دەستکراون کوڕەخرا و دەستکراوین بەڵێ ڕۆژەکە خێریە سیاسی بەڵام دوجار ئەمە ئەمانە هەم ڕێکخراوەکان بەگشتی دەبێت کەسێکە بێت لە پشتیانەوە پاڵ پشتیان ڕێکخراوە حکومیەکانیش پرۆژەکانیان هەمیشە لە حکوومەت و لە وەزارەتە پەیوەندیدارەکان ینی پارێکی تایبەت وەردەگرن فەرمو هونەرمەندێک بۆ مافیەوەی هەیە بۆ مافیەوەی هەیە بۆ کلیپێک دەبێت چەند دەفتەرێک وەرگێ بەڵام تۆ بۆ گەیاندنی پامێکی جوانی ئاینی کوردەواری خۆمان تەنانەت توانایی دابینکردنی 5 میلیۆن لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە نەبێ بووی تەنان تۆ لە خوات بێ دەبێت دژایەتی نەکەن و ڕێگریت لێ نەکەن بەتەکیدی ئێمە تەنان دێمەگە بە پشتیوانی کۆمەڵ نەبێت لەوە چێ نەتوانین لە زۆر شوێنەکانە تەنانەت چالاکیەکانمان واتە لە ڕێی علاقاتەوە بەڵێ لە ڕێی علاقاتەوە بەڵێ ئێمە توانین پشتیمان لە ڕێی علاقاتەوە کێشەمان بۆ دروست نابێت چونکە گەر تۆ سەر بەلایەنێک نوێ بە تەکید ناتوانانی هیچ کار و چالاکیەک بکەیت ڕوبەڕووی کێشە ئەبیتەوە لەو ڕۆ الحەمدولیلا کێشەمان بۆ دروست نەبوو چالاکیەکانمان نتوانین لە کاتی خۆیان انجام بدەین ئاماژەت بەکردنەوەی خولێک کرد خولی درومانی بوو ئەو خولە بۆ هەموو کەسێکەواتە یان هەوڵدەن زۆرترین با بڵێن غێرە باڵا پۆشیش بەشدار بێ ینی بۆی مەسەلەن بێتە فەزایەکەوەکەوا کۆمەڵی خەڵکی باشی لێ باڵا پۆشی لێ ڕەنگە مناقەشات و قسەکردن لەسەر باڵا پۆشی دروست بێ هەڵتان داوە بۆ نمونە ئەو کەسانەشی کە دێنە ئەو خولانەوە مەسەلەن با باڵا پۆش نەبن بۆی لەوێ لە جەوێکا بن ڕەنگە تەسیرانتیا بکرێ و بنە باڵا پۆش ئێمە هیچ وەختی کێشەمان نەبووە لەگەڵەوەیە دائیمە لە خولەکانمانە نەکە خولی درومان هەر خولێکی ترمان کردبێتەوە بۆ هەمووی بووە بەبێ جیاوازی نەمانێتەوە حیجاب و حیجاب نییە بۆ هەموو ئێدی بەس ئەمەی ئەم جارە کاتۆ بەڕاستی تایبەتە لەبەر ئێمە حەزەکەین زۆرترین ناباڵاپۆش لەم پڕۆژەی ئێمە بەشدار بێ بۆی بزان کە ئێمە کارەکانمان تایبەت نییە بە کۆمەڵی خەڵکەوە زۆر باشە سرۆخان دوایین پەیام تەگەر زۆر بە کورتی پێم بڵێ چەند لە چکەم ڕۆل لە ناوەندەکانی خوێندندا بەش دەکەن بە گشتی لە هەرێمی کوردستان و دوایین پەیامتان بۆ لایەنە پەیوەندیدارەکان و خانمانی ناباڵاپۆش چیە لەم هەفتەیەدا ئێمە لەبەرەوەی ئێستا پرۆژەکە و کووتمان بۆتەوە بەسەر تاسەری دوای ئەوەی کە فترێک لۆکاڵی بوو ئێستا لە زۆربەی ناوەندەکان ینی چالاکی بەردەوامە ئیتر بەپێی ناوەندەکە ینی عەدەدی سابت نازانم بە تەواوەتی چانە لە چک و ئەوانە بەس ئیتر ینی ئێمە شتەکانمان لە ئەمڕۆیە یەکەم ڕۆژ لە چکە گوڵێکە لەگەڵ ئەو پروشەری بەردەستی جەنابتان کە وتم نزیک 4000مان لێ چاپ کردووە ئومێدەکەین ئەم پەیامە بچووکە وەکچەنەڵی جێگایەکی زۆر گەورە پڕ بکاتەوە بە خوشکانمان کە ئێمە بە واجبی خۆمانی ئەزانین کۆتا پەیامم بۆ لایەنی دەسەڵاتدار ئەوەیە کە ڕێگریمان لێ نەکەن ئەگەر هاوکاریشمان نابن و دەستخۆشیشمان لێ بکەن بەڕاستی چونکە ئەمە کارێکە نەبۆ حیزبە نەبۆ منە نەبۆ هیچ کەسێکە بەڵکو بۆ کۆمەڵگاکەیە جگەلەوەی کە بۆ تاکەکەیە وە کۆتا پەیامم بۆ خوشکانی باڵاپۆش ئەوەیە کە بزانن باڵاپۆشی فەرمانی خوای پەروەردگارە واتە یەکێکە لە عیبادەتەکان نەک یەکێک بێ لە عادەت چونکە باڵاپۆشی بەستەنها ئەوە نییە پارچەی قماش بێ بەسەر تا و هیچی تر باڵاپۆش ئەو کەسێک کە بڕیاری باڵاپۆشی ئەیە بەڕاستی بە بیرکاتەوە لە مەرجەکانی باڵاپۆشیکەوە خۆی زۆر گرنگە چونکە ئەگەر هەر بڵێ باڵاپۆش ئێستا زۆربەی خەڵکی ئێمە باڵاپۆشە بەس بەو شێوازە نییە کە خوای پەروەردگار داوای لێکە ئومێدەکەین بە دوای مەرجەکانە بگەڕێن هەرچەند ئێمە لە پروشارەکانە مەرجەکانی باڵاپۆشیمان نووسیوە و ئومێدەکەم هەموو ئەو خوشکانی کە باڵاپۆشن بەڕاستی بەکردەوە بیسلمێنن کە باڵاپۆشیان چەنە کاریگەریەکی چاکی دروست کردووە چونکە زۆر جار بەڕاستی قسەش لەسەر خەڵکی باڵاپۆش ئەکرێت کە شتێکی خراپی کردووە مناڵم ئەو کەسێک کە بڕیاری باڵاپۆشیە ئەبێ بەڕاستی ڕەفتار و کردارەکانی لەگەڵ خەڵکی چادەوریشیا بگۆڕێت زۆر سپاس بۆ بەڕێز خات و سروازی زەندانی دەستەی بەڕێوەبەرنی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەرا بەڕێز پەیمان محەممەد بەرپرسی دەستگا و سەنتەرەکانی لەقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی سەمی سپاس بۆی خاتونی عزیزی زۆر بەخێر بن کە لەم بڕگەی بەرنامەیە لەگەڵمانە بوون بینەرانی عزیز سپاس بۆیەوەش کە تام ساتێ بەرنامە لەگەڵمانە بوون تا بەرنامەیەک و تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە میهرەبانتانە سپێرم هەروە سپاس بۆ هاوکارم کاکشۆن کەمڕۆ وەک یەکەم ڕۆژی لە بەرنامەی پەیامی ڕۆژ هاوکارم بووە تا بەرنامەیەکی تر و بە گەشتنەوەیەکی دیکە بەخوای گەورە میهرەبانتانە سپێرم ماڵتانەوە خواتان